هەموو زۆر بەخێر بێن. ئێمامڕۆ لێرەین بۆی کە گوێ لە دراسەیەکی زۆر باش و دۆڵەمەندی دکتۆر هاشم ئەحمەدزادە بگرین. دکتۆر هاشم لە دامەزرێنەرانی ئەم ئەنیستۆیە بە شانازیەوە هاوکاری بەردەوامی ئێمەیە و لەوە ناسراوتەیە کە بۆ هەمووتان و لە وەسەتی ئەدەبیش لە کوردستاندا پێویستی بە ناسین نییە. ئەوەی کە لە دکتۆر هاشم ئەمڕۆ زۆر نوێیە ئەو بابەتەیە کە گوێمان لێ دەبێت. ئەوەی کە ئەمڕۆ زۆر نوێیە لە دکتۆر هاشم ئەو دراسەیەکەوە پێشکەشی دەکات. برای بەڕێز و هەم ناقد لە بواری ئەدەبی کاک شاخۆش کە دۆستی دیرینی کاک هاشمە و خەت بە خەتی دراسەکەی لە هەمومان باشتر شارەزایەوە تێگا جەلسەکە بەڕێوە دەبا. زۆر سوپاسی ئەویش دەکەم. جا هەمومان بێکەوە گوێ لە کاک هاشمەگرین و دوایی ئەگەر پرسیارمان هەبوو یان تێبینی هەبوو بۆ هەر کەسێک لە بواری تایبەتیدا مەجال دەبێتەوە. زۆر سوپاس جارێکی تر. کاک هاشم فەرمووی. ئۆکەی دۆستانی عەزیز، بە یارمەتیتان ئەگەر دەست پێ بکەین زۆر بەخێر بێن بۆ ئەم دانیشتنا بۆ ئەم کۆڕە. سپاس بۆ ئەنیستیتۆی تۆژینەوە و گەشەپێدان و سپاس بۆ کاک سەرۆقادر بۆ ئەم ناساندنە پڕ لە محەبەتەی. سپاس بۆ کاک شاهۆ کە قبوڵی کرد هاوکاریم بکات لە پێشکەشکردنی و باسەدا دوای بە پرسیار و وەڵام بە تێبینەکانی ئێوە و ئیخۆشی. بەڵام سپاسی زۆر تایبەتی بۆ هەمووی ئێوە کە لەو گەرمایە دەتەچێتانە ناوەتێرە. من ماوەی یعنی سێ ڕۆژی کە دەبێتە دروست سێ مانگە لە کوردستانم سێ ڕۆژی کرد دەڕۆمەوە. ئەم دوو سێ ڕۆژەی ئاخیری زۆر خۆش ئاواتەوە بێ باسێک بکەم بۆ جەماعەتە یا بۆ هاوڕێیانەی کە من ناناسن ناوم لێوە نووسراوە هاشم ئەحمەدزادە و بە ئەسڵ خەڵکی گوندێکی ڕۆژهەڵاتی کوردستانم و نزیک بە 32 ساڵە لە گوندەکەم دوورم. یعنی ئێستا کە باسی دیاسپۆرا دەکەم بۆ خۆم بە جۆرێک لە جۆرەکان دیاسپۆرایی، بەڵام وا بە ئاسانی نییە. ئەمڕۆ باسێک کە پێشکەشتانی دەکەم ببورن داوای لێبوردن دەکەم کە پاوەرپۆینتەکەی من بە ئینگلیزیە بە ئینگلیزیە و یەک بابەتیش دێستێ بابەتە. ئەمەش بڕێک لە سنە دیتۆکەیە. سادیق هیدایەت نووسەری گەورەی ئێرانی لە یەکێک لە داستانەکانیدا کاراکتێرێکی ژنێکە کە قەت منداڵی نەدەبوو، دوجار خوددا منداڵی دەداتێ زۆر خۆشحاڵ دەبێت، بەڵام نێوێکی سەیری لێدەنێ نێوی لێدەنێ حەسەن ئەلی جەعفەر. ویش دەڵێن ئەو نێوە بۆ دڵە بە خەڵک و بزان سێ منداڵم هەیە. ئەمیش دیاسپۆرا و ئەکسیل و لیترەچەر دیاسپۆرا دوورخستنەوە تەبعید منفا و ئەدەبیات دەتوانم بڵم باسی هەمووی ئەوانم کردووە سێ منداڵم هەیە. بەڵام بەڕاستی لە ئەم لایەنی کینایە دەرچێ ئەم باسە جەختی هەر لەسەرەوەیە ئەوەی خوارێش بڕێک نادیدە بگرن. دیاسپۆرای کوردی پێداچوونەوەیەکی خێرا هەر لێرە لە نێوەوە هاوڕەیەکم هەیە هەمیشە دەڵێت تۆگە قسان دەکەی دەڵەن 45 دقیقە لە 40 دقیقەکەیدا دەڵی ئەوە پێشەچێکە دوایەکان لە 5 دقیقە ئەسلی باسکە باز دەکەیت. من پێم وایە ئەم ڕۆژ ڕیسپەر نییە، ئەم هاوڕێیە دەزانێت چییە و ئەو ڕۆژەروا دەبێت. لەبەرەوەی من ئەگەر لە دەرێ و باسی لە دوو سێ جێگا پێشکەشم کردو ڕاستەکەی پێشەچێکەکەی 5 دقیقەیە ئەسلی باسەکە کە دیاسپۆرای کوردیە 40 دقیقەیە. بەڵام لێرە دروست بە پێچەوانی لێ دەکەم بە ئاگاهانەوە ڕێکی شەر ئەو هەستی سوزانم سێ منداڵەکە دەبی زۆری باس بکەی ئەوانە چونکە هەموو کوردن هەموو لە کۆڕ و بڵین کۆمەڵی ئەکادمیک ڕادێن دیاسپۆرای کوردی باش دەزانن. لەبەرەوەی پێشەچێکەکەی من هەز دەکەم دەتوانێت گرنگتر بێ ئەگەر هەڵەبووم لە ئاخریدا و بیرم بێنەوە. بەڵام ئەم باسە چۆن دەست پێ بکەین وەک هەر باسێکی دیکە کە چەمک دێتە ئاراوە دەبی پێناسەمان هەبێ. ئەگەر پێناسە نەبێ کێشێکی گەورە ساز دەبێ دوایە دەڵەن کە تۆ باسی ئەو هەموو شتت کرد بەڵام ئەوت نەکرد. من لە پێناسەکەیدا خۆم ڕزگار دەکەم چی دەڵام ئەمە دیاسپۆرایە، ئەمە ئەکسیلە، ئەمە ئەدەبە و من پەیوەندی ئەم سێ چەمکانە بەیەکەوە دەبەسمەوە. دوایش ڕاوی ڕێوی بۆ کەوڵی بڕێکی باسی کوردی هەر دەکەم 5 دقیقەش بە هەر دەیکەم. بەڵام دیاسپۆرا وەکو چەمک وەکو پەی مانای چییە؟
بۆ کەسانی ئینگلیسی دەزانن لەوێش ئاماژەیەکم بە ڕیشەکەی بە ئیتیمۆلۆژیەکەی کردووە وشەیەکی یۆنانیە کە لە سکاتر تو دیسپرس یعنی ئەوەی بە کوردی زەربول مەسەلەکێ دەڵ وەک تۆوی هەرزنی بڵاو بووە پێشینەی ئەم وشەیە لە باری مانایەوە هیچ لە باری تایبەتمەندیەوە دەگەرێتەوە سەر جوولەکەکان ینی هەتاکو چەندێک لەوەی پێشەگە دیاسپۆرات کە کامپیۆتەر هات بە دیچ کۆڵە نووسیبا غەڵەتی دەگرت نازانم ئێستا چارەسەر بۆیان نابڕاستی شەوی دەمویست دیاسپۆرای بنووسم بزانم ئەگە بە دیچ کۆڵە بێ غەڵەتی دەگرێ یان نا جاران دەیگرێت لەبەرەوەی کە دیاسپۆرا ئیسمی خاصی شەداینی کاتدا بۆ جوولەکان و ئەوە پێشینەیەکی 3000 ساڵەی هەیە لە ڕابردوودا هەتا ئێستا کە بڵاو بوونا ئیمپراتۆریای ڕۆم و تەنانەت پێشتریش و لە سەردەمی نوێژدا سەیرەکەی ئەوەیە دیاسپۆرا ڕاستی بە باڵای جوولەکان درواوە بەبارەی ناسیۆنالیزمی یەهودی درواوە و یەک لەو ناسیۆنالیستە ئاماژەی پێ دەکەم لە ڕێگای دوورانەوە بۆ کە ئامانجی خۆی زۆر چاک پێکاوە و زۆر لایەنی هەیە کە ئێمە دەبی لی فێربین بە تایبەتی لەباری ئەدەب و زمانەوە بە تایبەتی لەسەر زماندا کە لە کۆتاییەکانی سەدەی 19دا و سەرەتاکانی سەدەی 20 چۆن زمانێکی نەبووی فەوتاوی وەکو هێبروویە ئیبریان ساخ کردەوە کە ئەگەر دەرفەتە بێ ئەم ڕۆنا بەڵام لە دەرفەتێکی دیکەدا من یەک لە بوارەکانی کە حەزم لێ کردو و کارم لەسەر کردووە دیاسپۆرای جوولەکە بۆ دەتوانین لەسەر ناسیۆنالیزمی جوولەکە قسە بکەین بۆ دەرفەتێکی دیکە لەبەرەوەی ئێستا من ئەممانە لە مانای جوولەکەیەکەی دەستێنمەوە و نەگە من بەڵکۆ لە ئەدەبیاتی سیاسی بڵین ئەدەبیدا ئەم کارە کراوە و لەگەڵ هەر گروپێکی ئتنیکی یا گروپێکی نەتەوەی یا تەنان گروپێکی ئاینی ئەم چەمکەوک و ئاوەڵناوێک دیە بۆ نمونە دیاسپۆرای کوردی کوردیش دیاسپۆرا ئەرمێنیان دیاسپۆرا ئیرانیان دیاسپۆرا ئیندیان دیاسپۆرا زۆر باسی دەکرێت چاینیز دیاسپۆرا ئێستا لە دنیا مهمە بەو واتایی دەبێتە دیاسپۆرا ئەو خەڵکانەی کە بە هۆکارێک یا ئاینی هەندێکدا تەنانەت سروشتی یا سیاسی یا کۆمەڵایەتی لە مڵکی خۆیان لە زێدی خۆیان دوور دەکەونەوە دەچنە وڵاتێکی دیکە بەڵام ئەمە ئەگەر بڵین پێناسەی وشەیی و چەمچانەی بیە پێناسەی پێوەریەکەی یا کرایتریایەکەی نییە خەڵکانی کە زۆر لەم بوارەدا کاریان کردووە من ئاماژە بە دوانیان دەکەم سافار لە 1991 و دوایە کتێبێکی زۆر گرنگتر هەیە شاڵیان دێ ژرا شاڵیان دوو کەسێکی دیکە بنێوی ئەتلەسی دیاسپۆرا هەردوو ئەوانە 6 تا 4 پێوەەر بۆەوەی کە گروپێک لە خەڵک لە دەورەیەکی زەمەنیدا لە دەورێکی مێژوویدا بە دیاسپۆرا نێویان ببردرێ قسە دەکەن یەک لەو شتانە ئەوەیە کە ئەم خەڵکە بەواتایکی دیکەم لە سەرەتا کوتم 32 ساڵە لە دەرێم هەر لەخۆ بە تەنیا نامما پیاوێکی دیاسپۆرایی دەبمە کەسێک کە لە دەرێ دەژیم ئەگەر ئەمن بە گروپ بم و خەڵکانێکم دەگەڵ بن کورد بین هەمومان پێشینەیەکی ئیتنیکی ئاینی دیاریکراومان هەبێ و لە دەرێ خۆمان ئەوە پێناسە بکەین و ویستی گەڕانەوەمان هەبێ و لە هەرسێک لەوانە گرنگتر کەمێک زەمەنی بەسەردا ڕۆیش پێ یعنی هەر 5 ساڵام چینێ بڵێن دیاسپۆرای کوردی نابێ و ڕاستەکەی دوایە کە دێمە سەر بڵین گونجاندنی ئەم پێوەرانە لەگەڵ دیاسپۆرای کوردی وەک هەر لایەنێکی دیکەی پرسی کورد و چەمچی کورد و ئەدەبی کورد و ناسنامی کورد و ناسیۆنالیزمی کوردی شتێکی لە تووکتی پچڕە کە زۆر زۆر کێشە خوڵقێنە لە ساختکردنەوەیدا دەکرێت وەکو چەمچێکی زۆر گشتی بەکاری بەرین بەڵام لە پەیوەندی لەگەڵ دیاسپۆرا سەرکەوتووەکان یا دیاسپۆرا زیاتر ناسراوەکان چەمچی زەمان یا زەمن بەسەردا ڕۆیشتن زۆر زۆر گرنگە بۆچی زەمان هێندە گرنگە لە کۆتاییەکانی سەدەی 19 بە نمونەیەکەوەتان پتر بۆ ڕوون دەکەمەوە کۆتاییەکانی سەدەی 19 سەرەتای سەدەی 20 لە سکاندیناویا بەتایبەتی لە وڵاتی کە لێ دەژیم سوێد و نۆروێژ نزیک بە 1 میلیۆن بۆ جەمیەتی ئەودەمی یەکجار زۆر بوو 100,000 خەڵک دەڕۆن بۆ ئەمریکا ڕەخنەگرێکی ئەدەبی زۆر گەورە لەسەر بڵین دیاسپۆرای کۆنی سوێدی کاری کردووە لە سەرەتاکان هەتاکو 1930 کەنیسەی سوێدی مەسیحەکانی سوێدی تایبەتن درستە پرۆتستانن بەڵام هەندێک پێشنەی تایبەتی خۆیان هەیە ڕۆژنامەی سوێدی جەریدەی سوێدی کتێبی سوێدی یەکجار زۆر بوو من 2 ساڵەوەی پێش لەگەڵ مامۆستایەکی زانکۆ لە سوێدا ئاشنا بووم چوو بوو بۆ ئەمریکا بۆی دەجێڕامەوە کوتم چۆن بوو چۆن بوو کوتی با پیری بابم قەدیم لەوێ بوو
زۆر دەرفەتێکی باش بوو کە من لە نزیێکرا لە کتێبان نا لە کەسێک پرسم چۆن بوو کوتێریە دەڵان سوێدی بوون بەڵام هیچیان سوێدی نازانم بۆشیان گرنگ نییە یعنی شتێک بنێ لۆبی سوێدی لە سوێد لە ئەمریکا نەماوە ئەوە لە کاتێکدا کە لە هەفتاکاندا هەرو ڕخنەگرێ دەبێت کە دەڵام من بە فڕۆکە لە ئەمریکارە دەگەڕامەوە نۆروێژە ژنوپیاوێکی پیر لە پشتەوەی من بوون هەردی کورد بژنەکە دەپاراوە ڕەبی نەمرێ بگەینەوە پێدا خاچی نۆروێژینە کوتێ من حساس بووم چی ڕخنەگری ئەدەبیم کوتمەوە چییە داستان چێ کوتی ئەوە کوڕی کەسێکێ ینی بۆ خۆی لە نۆروێژ لە ئەمریکا لەدایک بوو بەڵام ئەجدادی نۆروێژی بوو پێی خۆشە لە نۆروێژ لە سەرزەمینی باو بوو زێدەکانی زێدی خۆی بمرێ نەک لە ئەمریکایە جاوە پرسیاری مەتر دەکە دڵ ئەمە چییە ئەمە چه هەستێکە لەسەرەوەی زۆر قسە دەکە ئەوانە ئێستا کە دیاسپۆرای سوێدی لە ئەمریکا معنای نییە لەبەر ئونسۆری زەمانە کە دەڵێن جوولەکان دیاسپۆرای سەرکەوتووە ئەشکنازەکان جوولەکە ئەشکنازەکان هەمیشە ویستویانە بگەڕێنەوە ئەرزی مەوعود و ڕاستی بۆیە چەمکە زۆر لەواندەوەشێتەوە ئیوانە چونکی هەر لە سەرتاوە ئەوان پێیان وا بۆ دەرکراونەوەی بگەڕێنەوە ئەوە ژێچێک لە پێوەرەکانی دیاسپۆرایەکی سەرکەوتووە کە ویستی گەڕانەوەت هەبێ و لەوەیە خەرج و مخارێجی ئەم خەرجەش ئەم باوەڕە کە من خەڵکی بۆ نمونە کوردستانم لێرە سێڵاو دێ ئێستا نازامگەن و دەغڵودان دەسووتێنن لەوێ خەڵک کۆبنەوە یارمەتی کۆبکەنەوە بۆ نمونە لە سەرەتای نەوەتەکان کە کۆڕەوەکە لێرە هەبوو دیاسپۆرای کوردی ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەبوو لە کۆکردنەوەی یارمەتی بە وڵات و ئەوە دیاسپۆرایکی سیاسی زۆر چالاک لێرە هەن خەڵکانێک کەودەمی پارەیان کۆ دەکردەوە بەڵام ئایا نەسلی دوو سێ و چواری کوردان هەر ئەوا دەمێنێ من بۆ خۆم تەردیدم هەیە بەڵام ئەم چوار پێوەرەتان لە بێ ئەگە دوای گەڕینە سەر ناسیۆنالیزمی کوردی دەتوانین دیسان قسەی لەسەر بکەین هەم ئیشالیاندی هەم ئی ئافرە یا سەپاری ئەم دایکبوونی بڵین هەستێک کە ئەندرسۆن پێی دەڵە لانگ دیستنس ناشنەلیزم و مارتین وان براینسن لە ڕاستیدا ئەم چەمکەی ویسۆ لەسەر کوردان پیادە بکە و پێی وایە لە نێو کوردانی دەرەوەی وڵات تا ڕادەیەکی لە دوو سێدەی ڕابردوودا ئەم چەمکە کاری هەبووە بۆ نمونە لە ئاڵمان خەڵکانی کە هەر کوردستانیان نەبینەوە زۆر کوردن و زۆریشن بە ژمارە ئەوانە ناسیۆنالیزم لە ڕێگای دوورەوە و ئەم ناسیۆنالیزم لە ڕێگای دوورەوە کاری خۆی دەکات لەسەرەوەی کە تۆ هەوڵی بۆ بدەیت بنووسی بڵاو بکەیەوە کۆڕوکۆبوونەوەی سیاسی چاک بکەیت چونکە من باسەکەم زۆر لەسەر ئەدەبیاتە هەمووی هەر لە ئەدەبیات گرێ دەدەمەوە لە هەمان کاتدا دوو چەمچی دیکەش لێرە من خێرا زۆر خێرا ئاماژیان پێ دەکەم لە سەردەمی ئێستادا کە دوای دێمەسەری لە سەردەمە جیاوازەکانی کلاسیک و بڵین سەدەنیاوە ڕاستەکان و دەورەی مدرن و تەنانەت ئێستا پۆست مدرن چەمچی دیاسپۆرا و باری معنایی دەگۆڕدرێ لە ڕێڕەوی زەماندا لەبەر دوو چەمچی زۆر ناسرا و گلۆبەلایزیشن و گلۆکەلایزیشن یعنی ئێستا دنیای هەندە تێکچڕاوە ئەو قسەی گوندی جیهانی مارشال باکلوهانی هەم جیهان بۆتە گوندێک هەم گوندێک بۆتە جیهان و ئەوە دی زۆر پێویست بە لێدوان ناکە بە سۆسیال میدیای و سەردەمەی بە سەتەلایت تیوی و بە زۆر شتی دیکە لەبەرەوەی دوام چەند نمونە لە نووسەرانی جیهانی دێنمەوە کە ئەم سەردەمە هیچ مانایەکی نییە بۆوان کە تۆ ئەگەر باسی دیاسپۆرا دەکرێ مرۆڤ ناتوانێت واز لە هەندێک چەمکە لە ڕێڕەوی مێژوودا بۆ ئەدەبیات بە تایبەتی بەکاربردراون ئەدەبی تەبعید ئەدەبی منفا ئەگە بە کوردی ئەکزیل یا ئەکزایل کە ڕیشەی لە ئەسڵدا لاتینی هەیە ینی دیپۆرتکردنەوە جێڕانەوە لە وڵاتێکرا بە وڵاتێکی دیکە دەرکردن و ئەمە وە کورد زۆر ئاشنای ئەو چەمکەین لێرە نێوماندە خەڵکەیە ناردراون بۆ شارێک لە مەسەلەن لە چوارچەوەی عێراقدا لە ڕوومادی ئەمە زۆر کوردمان لە منفاژیاون لە ئێران زۆر کورد لە ئەندی مێشک و نازانم لە بەندەرە باس و لە باشووری ئێرانژیاون هەر لەسەر ئەوەی کە لە چۆ بژی خودی چەمچی ئەگزیل یا منفایە تەبعید یا دوورخستنەوەی ناوخۆیی و دەرەچی دابەش دەکەن بۆ نمونە لە سەردەمی نوێدا هەبووە
ڕابردوودا لە دەوری ئیمپراتوریەکانیشدا کەسێک بۆ وڵاتێکی دیکە دەنێرنە تەبعید مەسەلەن بە هەوڵڵا لێرە لە تەبعید بووە ئەوە ئێرە و دەمی سەر بە ئیمپراتوری عوسمانی بۆ لێرە لە سەدەی 19 لە نێوڕاستەکانی سەدەی 19 لە سەرگەڵووی یا مەسەلەن خومینی لە عێراق تەبعید بووە دوای چۆتە پاریس ئەوانە بڵین ئێکسترناڵن دەنێرن بۆ وڵاتێکی دیکە کە دوای ئەمە کاتێکری لەسەر تەبعید دەبێ بە وردی دەسمەناوی چۆن ئەم بڵین شێوەی کلاسیک و سەدە ناوەندەکان و دەورەی مدرن و پۆستمۆدرن کارتێکەریان زۆرە لە دەوری کلاسیکدا لە بیرتان بێ تاکو و سەرەتای سەرهەڵدانی بڵین سەدەی حەفدا دەوڵەت نەتەوەکان سەدەی هەژدا تۆ لەگەڵ ئیمپراتۆریەکان تەرەفی و ئیمپراتۆریەکان بەگشتی خاوەنی یەک زمانن دواتە بڕۆکراسی ئیداری و خوێن و ئەولاولاد نییە لەبەرەوەی لە بۆ نمونە سەدەکانی ناوەڕاستدا ئێراسموس دەگەڕا زۆر بەڵام تەبعیدی یا مثلەن هەندێک لە فیلسوفانی سەردەمی ڕەنسانس لەو شارەی بۆ شارەی ئێراسموس کەسێکە تقریبان هەموو ئەوروپای بەپیان کردو ئێستا لە زانکۆکانی ئەوروپا تەرهی ئێراسموسەیە زانکۆیەک لەگەڵ زانکۆیەکی وڵاتێکی تیکاوکاری هەیە بۆی کە خوێندکاری بۆ بنێرەنە لەسەر ئەو ترادیشنەی یا مەسەن سپینۆزا زۆر گەڕاوە ئەوانە تەبعید بوون سپینۆزا مەسەن قسەی هەیە چونچی لە بریتان بێت تەبعید بۆ نووسەر بەر لە هەر شتێک جوغرافیا نییە زمانە و نووسەرێکە لە تەواوی ئەوروپا لاتین زمانی ئام بێ و بە لاتین بنووسێ بۆی چ گرنگە لە ئیتالیا بێ یا لە ئیسپانیا بێ لە ئینگلیستان بێ تا سەدەی 16 بەڕاستی وایە لە سەدەی 16 ڕایە وردە کۆتایەکانی سەدەی 15 توانین بڵین کە زمانە لۆکاڵەکان دێنە ئاراوە ڕەنگە ئیتالیا بڕێک ڕیسپەر بێ کە من دوای باسی دانتەی کە دەکەم و ڕۆڵی تەبعید لە کەسایەتی دانتە و بڵین ئافراندنی کۆمێدی ئیلاهی کە زۆر 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 گرنگە ئەو هەر لە سەدەی 13 ڕایە سەرەتاکانی سەدەی 14 و لە بریتان بێت لە تەبعید نووسراوە لە دیاسپۆرا بوون لە منفا نووسراوە لە دوورخستنەوە نووسراوە لە دەورەی پۆستمۆدرنیشدا کە ئێستا بۆ دوای من چەندین نمونەتان بە جوانی نیشان دەدەم کە بۆچوونەکان جیاوازن خەڵکانێکی زۆر هەن ناویان دێنم کە دەڵێن منفا هەر گرنگە منفا گەنەبێ مە ناتوانین بنووسین بە نێو دا مەسەن ناوی گابریل گارسیا مارکێزی دێنم ناوی چەند نووسەری دیکەی کە لە ئاستی دنیادا مەشهورن جایزەی نۆبێلیان وەرگرتووە ئەوە جۆرێک لە منفای خودخواستەیە ینی ڤۆلۆنتەری تۆ بە دڵخوازی خۆت هەڵی دەبژێری لە وڵاتی خۆت دەڕۆی کە یەکێک لە بەهەشتەکانی نووسەرانی لە ئاستی دنیادا کە هەڵی دەبژێن دەچن لێ دەنووسن پاریس بووە ئێستا شەروایە تاکو ئێستاش کە من قسەتان دەگەڵ دەکەم نووسری ئەمریکایی هەن لە پاریس دەنووسن و لە سەدەی 20دا یەکجار زۆرن هەندێکان لە بەشی دیکەی دنیا کە کوتم ئەوانە بەنێو وێنەش ئاماژیان پێ دەکەم بەڵام بایەکی کلاسیک دەست پێ بکەین کە من قرارە سبەینێ نازانم چۆن دەبێ باسێک بکەم لەسەر و کتێبەی بێهروز بوچانی کە تەرجمەم کردوتەوە و من وەکتوەیەکی زۆر سیر لە دیاسپۆرای ئێستای بێهروز بوچانی دەبینم دەگەڵ شاعیرێکی زۆر گەورەی ڕۆمی بەنێوی ئۆڤیدۆس یا ئۆڤیدیۆس کە ئەمە زانینەکەی زۆر زۆر گرنگە میتۆلۆژی نیە ئەمە ڕاستێ بەڵام میتۆلۆژیەکی خەڵق کردووە وەکو سەگەکەی پاولۆفێ لە خودی پاولۆف گرنگترە ئەوانەی کە مەسەن ئیکارۆس و بڵین دەدالوسیان بیستۆ وە دەزاننەوە هەر میتۆلۆژیە ئوستورەیە بەڵام لە ڕاستیدا ئەم میتۆلۆژیە ئافرێنراوی دەستی ئەم کابرایە کە لە 43 پێش لە میلاد لەدایک بۆ دوایش لە منفا لە تەبعید لە دوورگەیەک دەمرێ و شاعیرێکی ڕۆمی ئاگۆستۆس ئیمپراتۆری ڕۆم هەوڵێ دۆستایەتی دەگەڵێ بۆ دوای دەینێرێتە منفا و لەو منفای ئەو زۆر پڕبەرهەم دەبێت نزیک بە 12 ساڵان 15 بەرهەم یا 15 بەرجی مێتامێرفۆسێسی نووسیوە کە نێوێکە لە گوزەری زەماندا کەسێک وە کافکا دوای لەسەر کتێبەکەی دەنێ لەم کتێبەیدا کۆمەڵێک ئوستوران دەژێنێتەوە یەک لەوان دێدالۆسە و ئەم دێدالۆسەش لە بیرتان بێ ئوستورەکان لە ڕەوتی زەماندا چەندە گرنگن دوای دێمە سەری کە باسی جۆیس دەکەم دوای نزیک بە
ئەو هەموو هزار ساڵانە تازە بۆ ئۆڤیدۆس دەتوانین بڵێن مەسەن 2000 ساڵەوەی پێش بەڵام خۆ بۆ ئوستورەکە ناتوانین ساڵەکەی دیاری بکەین بۆ دێدالۆسی دەبێتە پاڵەوانی سەرەکی کتێبی وێنەی هونەرمەند لە تاپیلاویدا و دەبێتە نوێنەری خودی جیمز جۆیس لە کتێبی ئۆلیسێسیدا ئەگەر لە ناوەکە چاو بکەن ئۆلیسێس دایدالۆس یا دێدالۆس هەر ئەو شتەیە بەڵام داستانی وەی چونکی گەرمە من بە گەرمی نایجێڕمەوە گەرمتر دەبێ هەوا بەڵام بەڕاستی داستانیی گەرمە فێنکە باشە ئەگە فێن بێ بڕێکی گەرمتر دەکەین ئەویژەوەیە کە دێدالۆسیش لە ئوستورەکاندا شایەک بنێوی مینۆس دەینێرێت بۆ دوورگەیەک لە دوورگەی کرێتی ئێستای یۆنانیە ئەوانە شەش سەیرەکەیەوەیە دۆست بوون ئەوڵێ دۆستایەتیان هەبوو بەڵام دوای کێشەیەکی سیر ساز دەبێت ناچمە بنجوبنەوانی دخایەنە و لەوێ دێدالۆس شاکارێک دەخڵقێنێ کە باسی دەکەم بەڵام بەر لەوەی کە ئەوێ باس بکەم دێدالۆس ئەو کەسەیە کە لابرینتی ساز کردەوە لابرینتی لەبەر ئەم وێنە ناحەزەی کە لەوەیە کە نێوی مینۆتار ئەمە کوڕی بڵین کینگ مینوس شامینوسە کە بەدەنی بەشەرە بەڵام سەری گایە و سەرێکی زۆر بەحشەت ناچێت نەش دەکوژرا خودی داستانی کوشتنی وەی زۆر زیاد بە بەڵام چونکی کوڕیانە نابی بیکوژن هەوڵی سەرەتاکەی دەبی زیندانی کەن بەڵام لە زیندانێک کە تایبەت بێ و نەتوانێ هەڵێ و دێدالۆس لابرینتی بۆی ساز دەکەوە دەزان بخۆی توش دەبێت بخۆشی ناتوان ڕزگاری بێت لە لابرینتە ئەلان باز دەکەم چۆن لە لابرین دوای بخۆی تێداوێن و دەگەڵ کوڕەکەی کە ئیکارۆسە لێرە ئەمە دێدالۆس و ئیکارۆسن دێدالۆس کە لە زیندان دەبێ هونەرمەندە لەو بڵین لابرینتە لە تەبعیدا ئەوڵەن دەنووسێ و ئەو شتانی نووسیوەتەوە کوتم ئەوە میتۆلۆژیە ئوستورەیە بەڵام لە پشتی ساڵان و هەزاران ساڵ کارتێکەرەکەی ماوە منەوەی گرێ دەدەمەوە لە بێروزیش لە دوورگەیەک ئەینی ئەم کارە دەکە کتێبی تەنیاچیەکان دۆستمانن دەنووسێ بە کوڕەکەی ئیکارۆس کە پێی خۆش نییە دەوێدایە و دەڵە دەڕۆین لە پەڕی بڵین باڵندان و لە مۆم باڵی بۆ ساز دەکا بۆ خۆشی ئەوە باڵەکە بۆ کوڕەکەشی بەڵام منداڵە زۆر نەسیحەتی دەکا کە دەڕۆینە دەرێتەوە زۆر بۆ لای ڕۆژ نەچی بۆ لای خۆر بۆ لای تاو چونکی باڵەکەت دەتوێتەوە بەڵام مناڵە و کە دێتە دەرێ ئەوەش ئەلبەتە ئەدەبیاتە یعنی لایەنێکی جوانی ناسانەی تێدا کە شور و شەوقی فرین بەرەو خۆر بەرەو ئازادی بەرەو گەرمە و یەک دەفە دەبینێ هەر باڵ لێ دەدا و باڵ لێ دەدا بەڵام هیچ کار نایە لە کرێتای لەسەر بەحری ڕەش دەکەوێ و ئەو شوێنەی کە لێکەوتوێ لانش پێ دەڵێن ئیکار ینی ئیکار نییە ئەوە دەحینی کەوتنەکەی ئیکارۆسیدا بۆ دەنگە و ئێستاش جێگاکەی هەیە زۆر بەجێهات و میتۆلۆجیکاڵی بڵین ژیانی تەبعید بوو لەوێ دەبینین بەخێر شکاوتەوە بۆمە یعنی ئەگەر ئەم منفعە نەبا ئۆڤیدیۆس ئەو مێتامۆرفۆسە نەبا ئەمە لەم شتانە بەڕاستی بێبەهرە دەبووین لە زێمدا چەند شعریشی هەیە نامەکانی بڵین تاراوگە یا منفع یا دوورە وڵاتی ئەوانیش لە ئەو هەموو ساڵانە کە گوزەراوە جوانی خۆیان هەرپاراستووە لە دەورەی مۆدێرندا تەبعید ڕۆڵێکی یەکجار گەورەی هەیە لە بڵین دەست بەسەرداگرتنی سیاسی وڵاتان بە تایبەتی بۆ ئێمەمانان لەم وڵاتانەی کە لێی ژیاوین و لێی دەژین ئێستاشە لە ئێران وایە لە عێراق وەزەکەیان دەخراپە توانای تەبعیدیشان نەماوە نەگەوەی کە وەزە باش بوو بێ بەڵام زمانی سەدام حوسێنی تەنانەت تەبعیدیش نەبوو هەردایان کوشتن بەڵام بەگشتێر هەبوو من لە نێو نووسەرانی مۆدێرندا کە لە تەبعید یا لە منفع سەرکەوتوو بوونە لە کتێبەکاندا باسی نووسەرێکی عێراقی دەکرێت بە نێوی نەجموەلی لە هاوڕێیانی ئێران پرسی دەڵێن زۆر ناسراو نییە بەڵام سەیرەکەی ئەوەیە ئەم کابرایە لە ئاڵمان لە بێرلین ئێستا لە بێرلین دەژێ لە دایکبووی 1956 چەندین ڕوومان بە ئەڵمانی و بە ئینگلیسی چەند ڕوومانی تەرجمە بۆتەوە دۆستی زۆر نزیکی گۆنتەرگراسیشە لەگەڵ گۆنتەرگراسی نێوانی زۆر خۆشە ئەوە بۆیە باسی دەکەم هەر بە شێوەیەکی غیری ڕسمی کە وەک نمونەیەک دەتوانی بیهێنینەوە کە دەرەوەی وڵات دووری لە زێد و نیشتمان چەندە کارتێکەری هەیە لەسەر ئافراندن وە کۆمێدی ئیلاهی سێبەرێک لە منفع
ئافرێنراوە خۆشەکەی ئەوەیە چەند ساڵەوەی پێش هەرسێک بەرجی ئەم کتێبە کۆمیدی ئیلاهی کاک ئەزیزگەردی وەرجێڕی گەورە کردوێتە کوردی و من لە ماڵی هەندێک لە برادران دیتومە گەرنیتانە بیکڕن زۆر جوانە هەر لە ماڵی هەبێ یەکێک لە جوانترین دکۆڕەکانە هەم جوان چاپ کراوە هەمیشە من ناچمە بنجوبنەوانی داستانی دانتەی بەڵام دانتە لە کەسێکە کە لە زمانی مۆدرنیشدا لە سەدەی 19دا گاری باڵدی و چێوچێکە ناسیۆنالیزمی ئیتالیایی گوڕ دەگرێتەوە و زمانی ئیتالیایی دەژێننەوە پشتیوانە و پێشینیان کتێبەکەی دانتەیە لە بیرتان بێ سەدەی 13 ئەوە دوایە لە سەردەمی بڵین گەشانەوەی ئیتالیای ئەمڕۆدا ئەم کتێبە چ ڕۆڵێکی جێراوە لە وڵاتانی ئەوروپاییدا یەکەم وڵاتە لە بواری زمانی لۆکاڵی خۆی ینی ڕاستەکەی ئەگەر چاو لێ بکەن لە مێژووی ڕێنسانس و ئەوەدا ئیتالیا لە پێش هەمانە ڕەنگە یەکێک لە هۆکارەکانی یا یەکێک لە دەرکەوتەکانی دەرهاویشتەکانی هەر دانتێ بوو بێت دانتێ سەر بە لایەنی بڵین پاپایی کەنیسەیە دەبەرابەر بڵین مۆنارکیستەکاندا و دوایە چێشیان لە پێدا دەبێ و دەنێردرێتە دەرێ لە تەبعید و لە تەبعید لە بیرتان بێ ژیانی خصوصەکەی زۆر سرنجڕاکێشە عاشقی کچێک دەبێ بنێوی بێئاتریس هەمووانی کە حەزیان لە شتی ڕۆمانتیکە داستانی دانتەی لە پەیوەندی لەگەڵ بێئاتریسدا زۆر چاک دەزانن بۆ یەک نابن بەر لەوەی کە بێئاتریس مرد بکە هەر شێری جوانی بۆ نووسیوە دوای ساڵێکی مێردی کردو تراژیک بەوی نەگەیشتووە دانتێ بۆ خۆی لەگەڵ کەسێکی دیکە ژیانی هاوسەری پێک دێنێ بەڵام دیسان هەر بۆ بێئاتریس دەنووسێ وەلا دۆزەخ و بەرزەخ و بەهەشتەکەیدا کەسێک کتێبەکەیە ئەگەر لە بیرتان بێ ئەگەر گاید ڕێنوێن ڕاهنماکەی بۆ جەهەنەم و بۆ دۆزەخ و بەرزەخ ڤیرژیل بێ بۆ بەهەشتەکەی بێئاتریسە و ئەوە بۆ خۆی زۆر شت دەڵێ ئەمە لێرە یەک لە بڵین خاڵە جوانەکانی ئەدەبی دەرەوەی وڵات و نەناڵین یەک شت کە لە نێومەدا نووسەر و شاعیر هەن ڕەنگە بۆ نووسەر و شاعیر ئەم قسانە زۆر 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 وەکو فاکتا جوان بن بەڵام وەکو هەستی دەرونی خۆیان شتێکیان نەداتێ چونکە لە ڕاستیدا نووسەری جدی بخۆی لە تەبعیدی خۆی دەژێت لە ناو وڵاتی خۆشیدا هەر لە منفعدا دەژێت بڕێک ئەوە ڕەنگە دەرێوشانە و سۆفیان نەبێ بەڵام ڕاستەکەی وایە ئێستا من چەند نووسەران باز دەکەم کە و قسەی دەکەن هەموو نووسەران نە سۆفین نە عارفن زۆریش خۆش دەگوزارێنن جوانترین شەڕاب دەخۆنەوە جوانترین دۆستی کەس دەگرن لە وڵاتان بەڵام پێیان وایە ئەوان هەمیشە لە تەبعیددا دەژن تەنانەت لەگەڵ وڵاتی خۆشیان بن بەڵام کە تۆ وەکو ڕەخنەگر و وەکو لێکۆڵەرەوە چاو لە ئەدەبیات دەکەی ناتوانی کۆمیدی ئیلاهیت پێ هەمان کتێب بێ کە ئەگەر لە هەلومەرجی نۆرماڵدا نووسرا بێ حتمما ڕنگ و بۆنی ئەم غوربەتەی پێوەیە و من دوای ئەگەر یا لە سمینارێکی دیکە دەرفێت بێ لەسەر کتێبەکەی بێروز قسە بکەم ئەم ڕنگ و بۆنی غوربەتە بە دێرێەوە دەبینی ئەم باسی کە کردم لە سەردەمی ئێستادا بە تایبەتی لە سەدەی 19دا سەدەی 20دا پاریس بە حکمی زۆر لایەنی ئینتەلێکچوەڵی لایەنی هەبوونی کەسێکی وەکو ئیمێل زۆلا لە بیرتان بێ ئەمە پێی ویا چەمچی ئینتەلێکچوەڵ ڕۆشنبیری ڕێشەی لە نووسەری فەڕانسەوی ئیمێل زۆلادایە و I accuse من فەڕانسەوی نازانم من تاوانبار دەکەم لەسەر و ماجرای دریفۆسی یەک لە ڕەخنەگرانی ئوسترالیایی کە لەسەر کتێبەکەی بێروز نووسیوێتە دەڵە کتێبی بێروز I accuse من تاوانبار دەکەمی ئەم سەردەمەیە ئەگەر ئەو دەمی بۆ دریفۆس بوو ئەلان بۆ لیبرالیزمی ڕۆژاوایی بۆ جنایەتێکە لە ئوسترالیا دەگوزارێت نووسرانی دیکە زۆرن یەک لەوانە مەسەن تیس ئێلیەت کە بەخۆشیەوە کتێبەکەی یادی بەخێر زامدار لە عەرەبیەوە کردبووە کوردی وێرانە خاک The Wasteland بە فارسی ئەوانەی فارسی دەزانن دەشتە سەتەروان یەکێک لە وەرجێڕەکانی بوو ینی ناوکان بەڵام The Wasteland شاکارێکی گەورەی ئەدەبێ و ئێلیەت لەوەی گرنگتر کە لە ئینگلیز دەژیا ڕۆژنامەیەکی یا جەریدەیەکی بنێوی سکروتینی هەبوو کە یەکێک لە پێشەنگەکانی ڕخنەی ئەدەبی مۆدێرنە
و هەر لە نێوانەدا کەسێکی دیکەیە من ئەوە چراکەی باش کارە ناکە یا من شکێوی ڕووناکە نایبینم پێتەنیژاندەم ئۆزرا پاوندا کە تێسێلێت ئەم شێرەی کە ناوم برد دەبێ ئیسلاندی پێشکەشیوی دەکەەوە ئێزرا پاوند لەو شاعرانەیە کە قسەی زۆر لەسرە لە نظر ئەفکار و فکری ڕاستیستی هەبێتی بەڵام بەرهاو شاعرێکی گەورەیە و هەمووی ئەوانە بە بڵین غوربەت و دەردی منفا و دوورخستنەوە ئاشنا بوونەوە لە شێرەکانیشاندا ڕەنجی داوەتەوە لەسەرم بنەمایە باسێک دێتە پێشکە و خەڵکانی لە دەرەوەی وڵاتن لە دەرەوە چ بوو خۆیان چوونە چ نێردراون ئەوانە خائینن ئەوانە خزمەتکاری وڵاتی خۆیانن خزمەتکاری ئەدەبی خۆیانن لە ئیتالیەکانی سەدەی 14 پرسی بۆ دانتەی خۆ دەڵە خائینە بەڵام خائین ئەوەی لە دەردەچێت کە بەشەریەت قەرزداری دانتە و سێ کتێبەکەیەتێ و لە کتێبی دانتەیدا کە تۆ دەتوانی جۆرێک لە جێڕانەوەی ئەدەبی لە هاوکاری ژیار و تەمەدونەکان و شارستانەکان ببینی تەمەدونی ئیسلامی تەمەدونی مەسیحی چەندە بە جوانی و هەر لەوێدا مثلا میتۆلۆژی نەوعی حەدیسی ئیسلامی کە ئەگەر مثلا معراج بێت چەندە ڕەنجی داوەتەوە لە دانتەیدا ئەوە دەگەڕێتەوە چێ ئەو پرسیارەی لێ بکەوە چێ وەڵام بداتەوە بۆ کەسێک کە هۆگری ئەدەب بێ لەو پەیوەندیدا خیانەت بە وڵات مەطرح نییە ئەوەی هەیە خیانەت بە مرۆڤ یا خزمەت بە مرۆڤ کەوانە بەڕاستی خزمەتیان بە مرۆڤ کردووە جا لە سەردەمی پۆست مۆدرندا هیوادارم چاوەڕوانیەوەتان نەبێ بڵم پۆست مۆدرن چیە وای دادنم کە هەمووتان لە من باشتر دەزانن لەبەر کەمی کات قسەکردن لە ئەکسیل و منفا و تەبعید و دیاسپۆرا لە ڕوانگەی ئەدەبیەوە بڕێک زیادیە چونکی ئێستا من دەتوانم هەر نمونەی بهروز بوچانی زۆر گرنگە بە واتسئاپی جێڕانەوەی شێوەی نووسینی کتێبی بۆ خۆی داستانێکی گەورەیە لە جەزیرەیەکی بێ ڕەونەقی دووری سەیر و سەمەرە لە وڵاتی گینەی نوێدا ئەم شاکارە دەخوڵقەیە کە فلاناگان ڕخنەگری یا ئەدیب یا وەرگری خەڵاتی بووکمەنی ئوسترالیایی دەڵێ سەرۆکۆماری ئێمە بێروزبووچانی لە زیندان کرد بەڵامەوە بۆ خۆی دەڕوا بێروزبووچانی بە کتێبەکە هەمیشە دەمێنێتەوە و تازەوای لە قاوداوە کە خەجاڵەتی یعنی ڕوسیای دنیا و قیامەتایی دەکردو ئەمە سەردەمی پۆست مۆدرنە بە واتسئاپ لەبەرەوەی غەم نییە بۆ نووسەری چاک لە هەرجەیەکی دنیاە بێ گرنگەوەیە توانایەکە و ویستەکە و ئیرادەکە هەبێ بۆ نووسینەکەی لەبەرەوەی هێندێک کەسەنە هیچ باوەڕیان بەوەی نییە کە نووسری ڕاستەقینە لە چۆ بێ و لە تەبعید بێ لە منفا بێ دوای لە قسە و بازدا لێرە لە نێو ئێوەدا نووسەران هەن دەتوان ڕای خۆیان بڵم بەڕاستیم بۆ خۆم بۆم گرنگە من نمونەی نووسەرانی کورد چەندانە یەکدانە دوودانە لام باز دەکەم کە دەرەوەی وڵات دوورخستنەوە چەندە ڕۆڵی هەبوو لە کارەکانیاندا بەڵام دێدالۆستان لەبیرە بەرجی یەکەمی ئۆلیسەی کە وێنەی هونەرمەند لە تافیلاویدا خۆشبەختانە بە کوردیش هەیە کارکتێر خودی جۆیسە بەڵام بەنێوی دێدالۆس چۆن ئوستورەکان تکرار دەبنەوە لە سەردەمی نوێدا و لە ئۆلیسەیدا ئەمە زۆرتر ئەمە یەکێک لەو کەسانەیە کە ئیرلندیە و لە پاریس بۆ خۆی چۆ لەوێ ژیاوە دەڵێن ئەگەر ئەو کتێبەوی ئۆلیسێس لە ڕووی محتەواوە کتێبێکی مۆدرنیستی داستانی چاپی و داستانی لە بیرتان بەهێستاش بە فارسی نییە نازان بە عەرەبی دەڵێن هەیە ئینگلیسیانە گەلیان پرسی دەڵێن دوو کتێبنەوە کەس باسی دەکەن کەم کەس خوێندوێتەوە یەکیان کاپیتاڵی مارکسە یەکیان ئۆلیسەی جۆیسە من لە زۆر ئینگلیسیان پرسیوە have you read it دەڵێ I have tried یعنی هەوڵم داوە بەڵام ئێمە پێمان وایە خوێندمانەوە نازان بە چ زمانێکی بەشێکی بە کوردی من بینیمە بەڕاستی بەڵام هەمووینا محەممەدی ڕەمەزانی کردوێتە نازان بۆ چاپیناکە کەنجێتەوە دەبێت بە فارسی قرارە ئەو ساڵ بە PDF بێتە دەرێ لە دەرەوەی وڵات چارەنووسی و کتێبە هەرگە بخۆشی لە پاریس بڵین شێکسپێران کۆمپانی چاپیان کرد یعنی چاپیان نەکرد چونکی نیان دەویست لە ئینگلیس سەرچاپ نەدەکرا دایان کوشتی غیر ئەخلاقی تێدا داستانی زۆر ڕووتی تێدا دەزانن داستانی ئۆلیسێس 24 ساعت ژیانی دێدالۆسێ لە
ڕۆژێکی بەیانی ڕێکهەڵدەستێت تاکو سپینێەوە گەڕانەکەیەتە بە ناو شاردا بە هەموو ئەو شتانی کە دەزێنیدا دەگوزێرێ دوای لە ئەمریکا هینی بۆ دەکەن دادگایی بۆ دەکەمەوە ئیجازەی دەدەن چاپ بکرێ و لانیش کردی هەموو خەڵک شانازی بەوەی دەکەن ئەگەر چاپی بکەنەوە مەسەڵەن بڵێن ئەمە چاپ ناکردەوە وەزەکە جۆرێکی کەی لایەتەوە لە 1920ەکانەوە تا ئێستا کۆڵەکەی ئەدەبی مۆدرنیستی لێرە توانین بڵێ پۆست مۆدرنیستیش ئەم کابرایە و یەک دوو دانە کەسی دیکە مەسەڵەن لە پاریس مارسل پروست لە بریتانیا ڤیرجینیا وولف و یەک دوو نووسەری ئیسپانی دیکەش بەڵام ئەمە کەسێکە کە بۆ خۆی بەخواستی خۆی چۆ لە پاریس ئەم شاکارانەی نووسیوە جا ئەمە ئەگەر مراد بێ ئەم جێمی جۆیسە ئەمە گرنگە ئەم ساموێل بێکێتە ئەمە شەر ئیرلندیە جۆیسی هەندە خۆش دەوێ لە عیشقی جۆیسی هەستاوە چۆتە پاریسێ لە ساڵانی شەڕیشدا زۆر گرنگە لە پاریس دەزان پاریس ئیشغال کراوە شەڕی لێیە و ئەم ساموێل بێکێتە خودای پوچگەرایە خودای ئەبسۆردیزمە چاوەڕوانی گۆدۆتان بیستۆ بەداخەوە بە کوردی نییە قسەی لەسەرە بەڵام خودی دەقەکە نییە لە چاوەڕوانی گۆدۆدا وەکو شانۆیەک خۆزگە وەخت دەبوو یان لە چاخواردنەوەیدا دیسان باسی ئیستراگۆن و ولادیمیر و پۆزۆ ئەوانە بکەین چەندە ژیان بە ئەبەز دەگرن بەڵام ئەمە بۆمە وەکو کورد گرنگە بەتابێت پەیوەندێک لە ڕووناکبیرەکانمان ئەم برادەرەکە خودای ئەم ئەبسۆردیزمەیە یەکێک لە پارتیزانە بەهێزەکانی شەردژی فاشیستەکان و نازیستەکان بۆ لە پاریس زۆر گرنگەوە یعنی من ئەگەر ئەو بەشەی چاو لە دەکەمەوە بەشەی ژیانیوی تۆ وەرە لە وڵاتی خۆدرا بە دڵخواز بچی ئەلبەتە ژیانی خصوصیەکەی زۆر تایبەتە ئەمە عاشقی کچی جێویس جۆیسە کچەکەش بۆ بەدبەختیان ئەگەر هاوڕێی ژنمان لێرە هەنا وا دەڵەن ناحەز بۆ خۆشی نەویست ئەلبەتە بۆ خۆشی جوانی و کابرا بەڵام لەبەر جۆیسی و لەبەر حورمەتی ژنەکەی هەر مدارای کردو دوای ئەم رابطەیە هیچ کارتێکەری لەسەر خۆشەویستیەوەی بۆ جۆیسی نەبوو ئەم وردەکاریانە کارتێکیان هەبوو لەسەر شێوە نووسینی بەڵام لە هەمووی گرنگتر فەلسفەیەکە لە پشت قسەکانی وەی هەیە کە ئەگەنگۆ چاو لەو قسەی بکەن زۆر دەڵە I can go on I'll go on ینی هەموو بوونی ئەم کابراام جوورە قسەکردنەیە من ناتوانم بەردەوام ناتوان بڕۆم ئەمن دەڕۆم ینی ئەم ناتەبایە ئەم کۆنتڕاستە کە جارێکی دیکە گە تااقەتە نەبوو ئەگە ئینگلیسی دەزانێت یا بەر زمانێکی دیکە غێری کوردی چاوەڕوانی گودۆ بڕۆن چاو لێ بکەن هەمووی ئەو جوورەیە و ئەوانە نیشان دەدەن کە ئەوە تەبعید نییە و شتانی ساز کردو کە بۆ خۆی چووە و یەکشتی دیکە گرنگ بۆ مەی کورد لە بواری زمانیەوە بێکێت لەو نووسەرانەیە کە لە دوو زمانەیدا دوو زمانە ینی دوو زمان قسەکردن نەک دوو زمانەی خراپی کوردی دوو فاقێت نا ینی هەم ئینگلیسی هەم فەڕەنسیزان زۆر ئوستادە کاتێک لە ئیرلند بۆ مامۆستای زمانی فەڕەنسی بووە کە چۆ لە فەڕەنسا ینی فەڕەنسی چاک زانیوە و بە فەڕەنسی لە چاوەڕوانی گۆدۆی دانووسێت لێ دەپرسن جەنابەت بۆ بە زمانی خۆت دەنووسێت کەم کەس دەڵێن کاک ڕۆژ زمانێک بەحسی دەگەڵ من دەکرد قسەکەشی ڕاست بوو دەڵێن شێعر هەر بە کوردی دەنووسم داستان بە فارسی دەنووسم چونکی زمانی خۆمە ئەمە بەحسێکی جالبە بەڵام لە مۆردی وەی داوانێ ئەمە چونکە چاوەڕوانی گۆدۆ بەڕاستی شانۆیە بەڵام شێعرە هەموو شێعرە زمانێکی شێعریە بە فەڕەنسی نووسی دەڵێن بۆ بە ئینگلیسینە تۆ فەڕەنساویەکەت باشترە دەڵێ ئەس قەزانە چونکی فەڕەنساویەکەم خراترە و ئەوە تەفسیری زۆرە ینی چی من لە زمانێکە یعنی میستوانکە فەڕەنسی مثل سوێدی من باش نییە لە سوێد ئەو مساڵژی هەوم بۆی کە گۆدۆی پێ بنووسم بەڵام بە کوردی نەنووسم بە سوێدی بنووسم بەڵام چونکە سوێدەکەم خراترە نازان زۆر شت لەوەی هەڵدێنجرێ مرۆ دەتوانێت لێ هەڵێنجە بۆ مەی کوردی کە ئێستا نووسری چەند زمان زانامان هەیە باسێکی گرنگە کە دەکرێت لەسەری ڕاوەستە بکەین هۆکارێکی دیکەشی تایبەتمەندی زمانی ئینگلیسی کە بێکت بخۆی باز دەکەویش ئەوەیە زمانی ئینگلیسی لەبەر تایبەتمەندی ئیستعمارەکەی بۆ هەر چەمچێکیا بۆ هەر داڵێک بە سەدان وشەی هەیە بە سەدان کە ببرن زۆری وشەیە ینی لەو زمانەیە نەیە کە ژمارەی سینۆنیم هاومانە یەکجار زۆرن و دەبین و سەر زۆر چاچی بزانێ
ستایلی هەبێ شێوازی هەبێ لە فەڕەنسەویدا ئەوەی قسەی کە بێکە دڵەوەی ناوێت و بۆ خۆت بنووسی بەڵام ئەوەی کە تۆ بە ئینگلیسی ئەو هەموو وشانە هەبێ ئێستا کتێبەکەی بێهروزی کە دکتۆر ئومید تۆفیقیان خۆب زمانی دایکی ئینگلیسی نییە بەڵام بە باوەڕی من شێوازێکی خوڵقاندوە لەبەرەوەی کە ئەو ئینگلیسی شێکسپیری و چرچیلی نازانێ ئینگلیسێک دەزانێ چونکە ئینگلیسیان هێندیان نووسیوە شێواز سەبک پراسی سواوە تۆ جاری وایە کە چاچی نەزانی دەتوانین شێوازێک بەئافرێنی و دکتۆر ئومید ئەو کاری کردو هەڵبەت دەڵان مەسلەی ئیدیتۆریش ئەوەندە زۆرە تۆ هەرچۆنێکی بنووسی غەڵەتەکان بۆ ڕاست دەکەنەوە لەسەر ساموێل بێکەت دەکرێت زۆرتر قسە بکەی بەڵام دەبێ من خێرا بە هێندێک نووسەری دیکە ڕابگەم گابریێل گارسیا مارکێز ئەگەر ئەنگۆ کەسێک بۆ سەرهەنگ یا بۆ کۆلۆنێل نامە نانووسێ Nobody Rise to the Colonel بە فیلمی شەیە ڕاستی دەتوان نەگە نێتفلیکسانە هێرە وشە چاوی لێ بکەن کتێبەکەم تاوجێ من ئاگام لەوێ بە کوردی نییە بەڵام یەکێک لە ڕومانە هەرە گەورەکان ئەو ڕومانەیە کە لە پاریس نووسراوە لە تەبعید نووسراوە بۆ بەڕاستی بۆ خۆشی بە ئاشکرایی دەڵا ئەمە نەگە دەسمەوە کۆلۆمبیا لەوێ نووسین هیچ کوڕە ناتوان گۆرانیش بڵە وجانەکە هێندە ناخۆشە زوو دەمەوێت بڕۆمە وڵاتێکی دیکە دەبینن لە سەردەمی پۆستمۆدرندا بە زۆری نادنێرن بۆ خۆت دەچی ئەگەر دەرفەتت هەبێ دوای باسی نووسەرێک دەکەم هەموو پوڵی ژانی کۆ کردەوە چوو لە سویسێ لەوێ مرد دەیتوانی لە مەرپاژ نەوێت بۆ خۆی هەڵی بشات ئەم مارکێزە کە باسم کرد کۆلۆمبیایی بەڵام چەند کتێبی لە دەرەوەی وڵات نووسیوە لە پاریس بە تایبەتی من پارەکانە چوون بۆ کوبا دەزان گابریل گارسیا مارکێز ڕەفیقی فیدل کاسترۆش بوو و یەک لە ڕەفیقە وەفادارەکانیشی بوو ئەگە دنیا گۆڕا و فیدل کاسترۆ هەموو کەس پێیان دەکوت دیکتاتۆر ئەو هەروەکو شەستەکانی دەبینی و بە باڵاشی هەڵدەکت و زۆریش نێوانی خۆش بوو و بەو بڵین خەونانەی وەفادارمە بەڕاستی من چوومە دەرەوەی هاوانای پارکێکە بینی پارکی بڵین هەمینگوای لەوێ لەگەڵ کەسێک قسەم دەکرد کە هەمینگوایش لەو کەسانێکە لە کوبای ژیاوە پێم سلایدێکم لەسەر هەمینگوای هەیە ئەگەر نەمبێ بیرم بێنەوە کە کارتێکەری بڵین منفا لە سەروی هەر یەکجار گرنگە بەڵام ئەو کەسێک کە لەوێ بینیم کوبایەکە کە باسی چێگوارای دەکرد بۆ من چێگوارم خۆش دەوێ ئێستاش زوو دەیکوت گابریل گارسیا مارکێزیش خۆشی دەوێت ینی بڵین دەیویست چونکە قسەمان زۆر کرد بوو دەیزانی من عەلاقم بە ئەدەبیاتە کوتمەویش خۆشی دەوێت من خۆشم دەوێت بە هەر سوورەت نووسەرێکی دیکەی ئەمە دیسان ئەمریکای لاتین بڵین پێڕوو خڵاتی نۆبل لە بیرتان بێ گابۆ شەرخڵاتی نۆبل لە بۆ 100 ساڵ تەنیایەکەی کە بەخۆشیەوە دوو وەرجێڕانی بە کوردی هەیەکی خراپێکی چاک ئەوەی خراپەکە لێمە پرسینی چێ چکی نایڵم خۆشم دەوێت ئەوەی کردوێتێ جان نایڵم تۆ دەتای خۆت بڵێ بەڵام نایڵم لە فارسی ڕاکردوێتێ ئیشکالی زۆرە بەڵام ئەحمەدی مەلای کە من نەمخوێندێتەوە هێندێک دەڵان باشە و کەسێک پێی کوتم باش نییە بۆ خۆشی لێرەیە چونکە من نەمخوێندێتەوە قزاوت ناکەم بەڵام لە ئیسپانی ڕاکردوێتێ ئەم کابرایە هەر ئاشقی منفایە کۆمارەکانی دنیا لە بیرتان بێ دوای گەڕاوە بۆ پڕووی کاندید سەرۆکۆماریش بۆ هەڵنەبژێردرا بەڵام منفا بۆی هەمیشە جێگای خێر و بەرەکەت بوو ئیتر ئەمەیان ئێوە لە منی باشتر ناسن ئێدوارد سەعید کەسێک کە نەک وەک ئەدیب چونکە ئەدیب نییە بەڵام وەکو یەکێک لە لێکۆڵەرەوە هەر گەورەکانی دنیا بە کتێبی بەناوبانجی بڵین کە وەک بۆمب دەنجی داوە لەسەر ئەندێشەکانی فۆکۆی و گونجانی تۆریەکانی وی لەسەر ڕۆژهەڵات ناسی بۆ هەمووی ئێمە بەخۆشیەوە پار تەرجمە کوردیکەشی هاتە دەرێ دکتۆر محسین ئەحمەد عومەر کردوێتێ من نەمبینیەوە بەڵام چکی لە فەڕەنسی ڕاکردوێتە دەبێت تەرجمەی باش بێ ئەم کابرا لەسەر منفا لەسەر تەبعید زۆری کار هەیە یعنی ئەگەر ئەنگۆ گوگل لێدەن بڵێن ئێدوارد سەعید ئەند مەسەلەن ئەکسایل یا مەسەن دایاسپۆرا لیترێچر بە سەدان مەدخەل دێن کە هەمویان گرنگن ئیستدلالەکەی ئارگومنتەکەی ئەوەیە دەڵێ کە تۆ لە وڵاتی خۆت دوور دەکەوێەوە دەرفەتێکە دوو دەست دەکەوێت باس ینی فکری ڕیشەکانی خۆت بکەیت کەم و کوڕەکان باشتر ببینی چونکە تا لێرە یا ناوێری بەتایبەتی ئەگەر وڵات حیزبی و دیکتاتۆری و عەشیرەی ئەوە بێ مەسەلەن چوزانی بتوانانی بڵێ بۆ نمونە پشتی چاوی فڵان ڕێبەر برۆیە
ئەگەر دموکراتیکیشکە نییە مەسەن قسەکەی خۆت بکەیت کە دەچێت دەرێ هەم دەوێری بیڵێ هەمیش هەر بەڕاستی دەیڵێ چونچی دەڵێن بۆ هۆکارەکەی چ بوو لێرە ئەگەر بە زۆری نربیانیا بۆ خۆی مەجبور ببێت چوو بێ ناچار بوو بێت چوو بێ ئەوە ئەو دەرفەتەی دەداتێ قسەیەکی وەکو ئەوەی کاک بەختیار ئەلی دەیکا کە وەکو زۆر کوردی دیکەمە کە قسە دەکەین قەز ناڵین چێ کوێت زۆر جاریش هەمان خڵ کاکە بۆ خۆت بڵە چ دەڵێ ئەخ کاکەوانە قسەی منینەوە قسەی دوار سەیدێ چۆن بڵەمی خۆمە ئەویش دوا دەڵە لە دەرەوە تۆ چاتر وڵاتی خۆت دەبینی من دڵنیامی دوار سەیچکە بە عەرەبی هەموو هەیە زۆر کورد خوێندویانێتەوە خۆزگە دەمزانی قسەی خۆیەتەیە قسەی دوار سەیدێ گرنجەکەی لە نەزەر ئەوەیە کە بزانین کاتێکەری دوورخستنەوە لەسەر کورد چۆنە بەڵام نووسەرێکی تایبەت ولادیمیر نابۆکۆڤەوەی کەمە مسەرەتەکەی لە ئاخیریدا 17 ساڵی ئاخیری ژیانی دەچێت لە سویسێ لەگەڵ ژنەکەی دەژێت ولادیمیر نابۆکۆڤە دەکرێت بە سەعات لەسەرەوەی قسە بکەی ڕۆڵی تەبیعی چونکە ئەوە بەڕاستی ناچار بۆ وڵاتی خۆی بەجێ بێڵێ کاتێک ئینقلابی ئۆکتۆبر دەکرێت ئەمە زۆر گەنج دەبێت ینی 19 ساڵی دەبێت ئەوە لە خانەوادێکی ئەشرافی سنت پێترزبورگە لە تەمەنی 5 ساڵیدا 3 زمانی زانیوە کە بۆتە 10 ساڵی 7 زمانی زانیوە و زۆر چاکیشی زانیوە بۆ نمونە دوایە کە دێتە ئینگلیس و لەوێ لە کمبریج دەخێنێت دوای 3 ساڵها لە بێرلین دەژێ هیچ کێشەی زمانی نەبووە قەت و ئەوە نووسەری لۆلیتایە و لە بیرتان بێ ئەمە لۆلیتا دەنووسێ کە لۆلیتا دەنووسێ ئەگەر نەتان خوێندێتەوە فیلمەکەی چاولێکەن 3-4 ڤەرشونیە فیلمەکەی پیاوێکە عاشقی کچێکی زۆر 14-15 ساڵە دەبێت زۆر کەس دەتوان بڵێنەوە پێدۆفیلە ینی ماوە منداڵە بۆی نابێ عاشقی بی بەڵام زۆر کەس ئەمە بە عیشقی بڵین سیمبولیکیوی بە وڵاتەکەی خۆی نیشان دەدەن کە رووسیا بێت کە رووسیای زۆر خۆشویستۆ نەوەکەی ئێستا لە ئەمریکا پرۆفسۆرەوە نەوەکەیەوە هێندێک لە قسانی من دیکەم قسەی نەوەکەیەتێ لێ کۆڵەرۆیەکی گەورەی بڵین زانستە کۆمەڵایەتی و ئەدەبیەکانە ناباکۆڤ یەک لە کتێبەکانی غیری لۆلیتای بنێوی ماریایە ماریا یەکم لە چیرۆکە هەرە سەرەتایەکانێتەیە لە بێرلینە لە بیرتان بێ 17 ساڵ لە بێرلین ژیاوە ئەو دەمێکە لە رووسیا هاتوونەتە دەرێ چیرۆکەکەەوە دەنا بۆ خۆی ئەو دەمی زۆر گەنجتر بووە دۆستە کچەکەی قرارە بێ و هەردێ بەڵام ئەو هەموو دەگەڵ جەماعەتێکی دیکەی ڕووسی کە لە بێرلێنێن و شەوانە قسات دەکەن ئا ڕووسیا بووای لە هاچ بوو تێزار لەو شتانە دژایەتێکی گەورەی ئەو دەمی لە بەرەی بڵی سەرمایهداری لەگەڵ ئینقلابی ئۆکتۆبر هەبوو ڕاستە غەڵەت لە نەزەر منەوە غەڵەت چونچەوان لەبەرەوەی کە دیکتاتۆرە دژی نەبوو لەبەرەوەی کە دەگەڵ بنەماکانی لیبرالیزم و سەرمایهداری وان نەداهاتەوە دەنەخۆ ئینقلابی ئۆکتۆبر ئێستا هیچی بەسەردا نەڕۆیش بوو هەموو ببوونە تەڕەفداری ئازادی ئەویش چییە گاردە سپیەکان مەسەلەن ئینگلیسیەکان چێ کەم قاتڵ بوون بەڵام بە هەر سوورەتە و کابرا بە پێشینەی خانەوادەی دژە چەپ بوو و هەتا ئاخیری شەر هەر دژە چەپمە بەڵام نووسەرێکی گەورە لە ماریایدا سەیرەکەوەی ئەو هەموو چاوەڕوانی ماریای کردەوە کە دەچێت لە ئیسکایشە من نەفەر ماریا دێ لە پەنجەرەدا ماریای دەبینێ بەڵام بە پشت شەمە نەفەرەکەیدا خۆی ون دەکات لە ماریای ئەمە دیسیمبولیکە زۆر دەگەێنێ ئەو هەموو چاوەڕانی کەسێک دەکەی لە وڵات ڕابێ کە دێ دەگاتێ تۆ تەنانەت تااقەتی بینیشت نییە لەسەر ئەمە دەتوانێت مرۆ زۆر قسە بکە لۆلیتاتان لەبیر بێ ئەم بەرهەمە گەورە ئەدەبیانە کتێوێکی بەناوبانجی ئازەرنەفیسی ئێرانی هەیە بە ئینگلیسی ریدینگ لۆلیتا ئین تێهران کە دوای ئینقلابی ئێران دەچێتەوە ئێرانیە لە زانکۆی تاراندەری دەکەن لە ماڵەکەی خۆی کۆبوونەوە بۆ چەند خوێندکاری دادنێ لۆلیتا دەخوێنەوە یەک لە کتێبەکان 4 کتێب دەخوێنێ چیان لۆلیتا ناوی کتێبەکەی دەکاتە ئەوە و لە ئەمریکا کتێبە چاپ دەبێ بە ژاپۆنی و چینی تەرجمە بۆتەوە تەسەور بکەن ئەم نووسەرە چەندە دەوڵەمەندی لێ کتێبەکە بێتە چینی کاکسەلام زۆر گرنگە دوێتە چینی کتێب یعنی ئەگەر 1000 لە 1000 نەفر یەک چینیش بخوێنێتەوە کابرا چەندە پارەی پێدەبڕ بەڵام ئەو گرنگ نیە گرنگەوەیە ئەسەرە ئەدەبیەکان چۆن سنووران دەبەزێنن ئەمە لە ناباکۆف و لۆلیتاکەی و لە ئازەرنەفیسی لەسەر ناباکۆفی نەجموەلی من باسم کرد تا ڕادەیەک ڕفیقی گۆنتەرگراسیە گرنگی وەی بۆ من دەو باستم هاویش ئەوەیە کە بەحسی تئوریکی هەیە دەڵە ماڵ منفایە منفا ماڵە ماڵ و منفا هەریەکن هیچیان هیچ نین هەرو باسی کە کوتم بۆ نووسری جددی منفا معنای نییە وەر لەبەرەوەی لەو ڕەنگەوە زۆر سەرکەوتوو بووە لە بێرلێنێ دۆستایەتی لەگەڵ گۆنتەرگراس ینی لە خۆڕا ساز نەبووە
گۆنتێ گراس دەزانن خڵاتی نۆبێل لە ئەڵمان و کتێبی بە کوردیش تەرجمە بۆتەوە بەڵام ئێستا ئەو قسمەتەی بۆ کاک بەڕۆژ و کاک بارامی لە بەرەوانەوانە باز دەکەم نووسرانی ئێرانی بۆ هەمانمان چکەوانە هەمویان لە نێو کوردانیشدا ناسراون هەندێکیان ناڵبێت شاملو لە کەسانێکە کە هەر باوەڕی بە تەبعید نییە ئێستا پێتان دەڵم بۆ چاو من خەڵکی ئێرە من چرایەکەم لێرە هەڵدەبێ من اینجایی هەستم چراوەم اینجا میسوزە تەرجمەی خۆم I am from here my light is on here لە ئیران شاری کە دەردەکرد لە ئەمریکا لە دوای انقلابە زوو هاتەوە کوتێ من ناتوان بەیانم بڵام گود مۆرنینگ دەی بڵام سۆب بەخێر هەر باوەڕی پێ نەبوو هێندەشی حەز لە مەشروب بوو گەڕاوە ئەو کابرا مەشروبێ وەرە لە نێو ئەرمەنیان لە کاک بڕۆژ لە نزیکەوە هاتشوی لەگەڵ هەبووە دەتوانێت تاییدی و قسەی بکاکە و کابرایە ئەدی بۆ دەڵان هەمیشە ئەرمەنیەکان بۆیان دێنە پێکەوە بڵێ جاوە بە چانسی بەڵام ئەسلی قسەکە مهمە ئەمەش لە نووسرانی زۆر بەناوبانجی ئێرانی ئێستا لە ئەمریکا دەژێ زۆر مقاومەتی کرد هەر لە ئێران بمێنێتەوە یادداشتەکانی کە لە زیندان بوو لە ئێران لە جمهوری ئیسلامی هاتە دەرێ نیشاندابا بە وەزانێکی زۆر تایبەت بوو هەر نووسەر نەبوو لەگەڵ وحدەتی کۆمونیستی پەیوەندی هەبووە سازمانی وحدەتی کۆمونیستێک لە ڕێکخراوە شۆڕژێرەکانی ئێرانی بوو دوای لە زیندان واقعاً ئەزێتیان کرد ڕۆمانی زۆر بەناوبانگتەوە جێکە من ئاگام لێبێ هیچ شتێکی نەبووتە کوردی بەڵام زۆر کورد دەناسم کە شتیان لێ خوێندێتەوە پێیان خۆشە لە ئەمریکاش هیچ ڕانەوەستاوە من لە سوێد دوو جار بینیم زۆر تخصصی لەسەر ئەدەبیاتی چینی هەیە لەسەر زمانی چینی تا ڕادەیەک دەزانێ تەرجمەی هەیە بۆ خۆی و زۆر سیگار دەچێشێ و ئاخیرانە دی سیگاری بە سیگاری هەڵدەکرد من یەکەم جار کە بینیم چونکی کتێبم لێ خوێنبەوە ڕاستی بەمزانی پیرێژنێک بەڵام یەکەم جار کە بینیم زۆر جوان و لە بەردڵام بوو لە زانکۆی وبسالایە ئەو قسەم پێ کرد کوتمەوەم زانی تو بە گۆچانی دێ کوتی دۆستی نازەنین ئەمە سێ ڕۆژە حەمامم نەکردو یعنی دەنا لەوەش جوانتر دەبوو دوای ڕووسەرەکەی کە وەلابر بەڕاستی ژنێکی زۆر ینی ئەلبەتە نفوزی ئەدەبەکەی گرنگ بوو تووبا و معنای شەب یەکێک لە کتێبە بەناوبانگەکانێتێ ئەمە دەڵام من زۆر بۆم گرنگ نییە لە دەرەوە ڕاپیوەنیم لەگەڵ خەڵکی خۆمەوە دەنووسم و بەڕاستی لەو ساڵانی کە لە ئەمریکا بووە ڕەنگار بە سیگاری خۆی ئەزێت کرد چونکی زۆری دەچێشێ دەنا لە نەزەر کتێبەوە مثلا ڕۆمانێکی 800 لاپەڕەی نووسیوە کە مێژووی سیاسی 100 ساڵی ئەخیری ئێران دەو کتێبەیدا دە و ڕۆمانیدا کۆبووتەوە ئەمەیان کە تەنیانا بەڵام نووسری ئەهلی خەرخەکەی کە بەرهەمێکی گەورەی ڕائلیزمی جادوویە مونیر و ڕەوانی پور دۆستی کاک بە ڕۆژی گولشیری ئەوەی زۆر پێ نووسەرێکی گرنگ بوو و بەڕاستیش ئەهلی غەرق ڕۆمانی چاک بوو ئێستا لە ئەمریکایە هەرکەیفی زۆر سازە دەڵا هەموو ڕۆژێ بە سوسیال میدیا وەڵا خۆ لێرانی من هەنیان دێش قسام بکەم و لێرە بۆ خۆم بە کەیف خۆم دەنووسم ئەوانە بۆیان کە ڕاو بۆ چوونی جیاواز لەسەر ئەدەبی تاراوگە و کارتێکەری تاراوگە ئەوانە جیلی تازەترن حکاکیان لە سوێد ئێستا زۆرن مەسەلەن ماوەیەک لەوە پێش ئەمە ڕوومانێکی سولماز هاشمی زادەم خوێندەوە قەرار بۆ دبەیتێکیشمان لە ڕادیۆ سوێد بەیەکەوە هەبێ بەداخەوە نەگونجا ڕوومان بە سوێدی دەنووسن جیلی تازەن دایک و بابیان لە ئێران بوونە و لە سوێد ئەگەر لە دایک نەبوون لەسەوە کچی من یەک ساڵی بۆ هاتوێتەوێ زمانی خارجی چاک دەزان زمانی فارسیە بۆ نمونە کوردی چاک نازانی کوردیشمان هەنا لەو نەوەی کە لە کاتی خۆی دەتوانین باسی بکەین ئەمما چەندە کاکە وەخت چۆنە؟ لام داوە؟ جاوە هەمیشە کوتم سنەتەکەوەی ئەوە پێشەکی بوو ئەوە پێشەچێکە بوو کوتی ئاسپۆرای کوردی چکە مووی پرسیارە من بەڕاستی وتارم هەیە لەسەرەوەی بەڵام ئەگەر دوای ویستان پێتان خۆش بچکەوە فارس دەڵان زیرەی بۆ کرمانیە بەری مثلەن کوردایەتی بۆ فرۆشمەوە باش نییە بەڵام ئەوەی کە کەنجێ لە چۆن مەعنا دەکرێ چونکی کوردان وڵاتێکی سیاسی یەکگرتویان نییە بەچێ دەڵن دیاسپۆرای کوردی لە دەرێ یەکە دووە سێە چوارە ئەحزابی کوردی چ ڕۆڵەکیان هەیە ئایا نالی کە چۆن لە شامێ دەژیا ئەو نامانەی دەگۆڕێتەوە دەگەڵ سالمی ئەوە تەبعیدە حاجی قادر لە کۆی ڕادەچێت لە ئیستانبولێ بە درخانیەکان ئامۆزش دەدا و بەردی بناغی ناسیۆنالیزمی کوردی دادنیە لە تەبعیدی ئەو دەزانن گۆڕگەری بەرگۆڕکەشان نەدیتۆتەوە وەفایی خۆمان لە سابلاغێ لە شەمزینان چ دەکات تەبعیدە تەبعید نییە دیاسپۆرایە
دیاسپۆرانە بەڵام ئەمایان دیاسپۆرەیە عەرەبشەمۆ کوردی یەزیدی سیرەکەیەوە لە دەست عوسمانیان بەڵام ڕاستەکەی لە دەست کوردانی مسلمان هەڵاتۆ بەخێر شکاوتەوە بۆ 1935 ئەگەر ئەو نەباشوانی کورد نەدەبوو ئەگە شوانی کورد نەبووبا ڕوومانی کوردی مێژوەکەی ئەوە دەستنیشان نەدەکرا پیرەمێردی خۆمان لە ئیستانبول بۆ لە زمانی عوسمانەکان خەڵکانی دیکە لە نظر سیاسیەوە کە مێژووی مەسەلەن کوردیان نووسیوەتەوە ئەوانە لەوانە لە هەمان مهمتر بڕۆینەوە بۆ سەدەی 16 شەرەفخان لەگەڵ عەشیرەکەی لە قومێ لەدایک دەبێ فێرە فارسی دەبێ دوای لۆیاڵیتی عەشیرە دەگۆڕێتەوە نێو عوسمانیەکان شەرەفنامەی بە فارسی دەنووسێ ئەمە تەبعید نییە هەمووی پرسیارن و لەسەر هەمویان مرۆڤ دەتوانێت تێر و تەسەل قسە بکە بەختیاریشم بە ئەلی تاویشتووە لە منفا دەژێ زۆربەی ئەو ڕوومانانەی لەوێ نووسیوە من پێم وایە گە لە سلێمانی بە ئەو ڕوومانانەی لە نەزەر کاتیشەوە بۆ نەدەنووسرا چونچەوە هەر تایبکردنەکان زۆر زەحمەتەوە ڕوومانە جگەر خوێن هەر لە هەمووی ئەوانە گرنگترە کوردی باکوور لە سووریەی گەورە بوو لە سوئێد وەفات بکە 84 من ئەلانیش ڕەفیقم هەیە شانازەکەی ئەوەیە کە تەرمی ئەو دەڵە پیرۆزی جگەر خوێنمان بردەوە لە وڵات ناشتمان ئەوە مەسەلەن شێرەکانی شێرە شۆڕەجێرەکانی ئەو شۆڕەجێرە گرنگە من کە باسی مارکێزم کرد مارکێز قسێکی زۆر جوانی هەیە دەڵە ئەدەبی جوان ئەدەبی شۆڕەجێرانەیە و ئەدەبی شۆڕەجێران لەگەڵ تەبعید زۆر پەیوەندی هەیە و ئەدەبی شۆڕەجێرانە البەتە مەبەستی ئەو شتێک کە لێرە پێ دەڵە شۆڕەجێریە دروشم بێ نییە چونکە مارکێز دەزانن شۆڕەجێرانە دەنووسێ بەڵام 100 ساڵتەنیاکی چاولەکەن سیاسی ترین ڕوومان ئەسم پێشەنجی قوتابخانەیەک و کوردان توانیان لە دەرەوەی وڵات کۆر و کۆمەڵی کوردی ساز بکەن فێدراسیۆن بە تایبەتی لە ئاڵمان لەسەرەوەی کار کراوە کابراکی فینلاندی بنەی واڵبێک کتێبێکی زۆر باشی نووسیوە دیاسپۆرای ئینگلیس و فینلاندی بەراورد کردووە کاخایلی خەیاتی تێزی دکتۆراکەی لەسەر دیاسپۆرای کوردی فەڕەنسا و سوێدی بەراورد کردووە نووسەرێکی یەکجار ئەکادێمی خوێنشیرن لە وڵاتی سوێدی ئێستا لە زانکۆی ماڵموێە بەرزوو ئەلیاسی کە جێگای شانازیە وەکو لێکۆڵەرەوەیەک تێزەکەی لەسەر دیاسپۆرای کورد و هویەتی دیاسپۆرای کورد لەسەرەوەی زۆر کار کراوە یەک لە دەستکەوتەکانی دیاسپۆرای کورد لە دەینەوەت ئەم ساتەلای تیوێ بووم بە تایبەتی بە مێتێوێ کە لە 95 دەستی پێکرد و جۆرێک لە شۆڕش بوو بەڕاستی لەسەر دەمێکدا کۆکۆلان دیجیتال نەبوو مۆنۆلۆگ بوو بەڵام وەک دەزانن ئەو قسە مەشهورەی کە کاگەمیری حەسەنپوور یادی بەخێرکردی کوردانەکە سیڤیل سۆسایەتیان لە ئەرز بۆ ساز نەبوو لە ئاسمان سازیان کرد و دەزانن ڕنگدانەوەی لە تورکیا چۆن بوو و حەدیسەکانی دیکەش دەزانن ناکرێ باسی دیاسپۆرای کوردی بکەی و باسی یەک لە نووسەرە خوێنشیرنەکانی کورد نەکەی خوێنشیرن ڕەنگە کلمێکی باش نەبێ بۆ نووسەرێک بەڵام من محەممەد وزونم هەر بەڕاستی خوێنشیرن خۆشتیپ بوو یعنی خۆشتیبترین نووسەری کورد کە من دیتومە یەکەم جار بینی ومزانی سەر و کۆمار و شتە دوایژۆمزانی بە فەڕەنسی قسە دەکە چونکە کرمانجیم نەدەزانی بەڵام ساڵێک بەلەوەی کە فەوت بکە لە سەلاحەدین ئەیوبی ڕستورانتی مەشهورە ئەوەش دیاسپۆرای هەر لە سوێدێ 3 سەعات باسی ڕوومانی کوردیمان بە کرمانجی کرد و جارێکش لەگەڵ ئەو کاک بارامی حازری لە گەڵچەند هاوڕێ دیکە کاکسەلامیش تەشریف بوو چون لە دیاربەکر کە نەخۆش بوو بینیمان 2007 بوو یادی بەخێر ئەویش ئەگەر دیاسپۆران نەبا ئەم بەرهەمانەی نەدەبوو واتە دەتوانین بڵین ئەدەبی کرمانجی زاراوەی کرمانجی و فلیپ کڕۆینبروک دەڵا ئەساسەن مەحسوولی دیاسپۆرایە و دیاسپۆرا هەندەران هەر لە 1998 لە قاهیرەی ڕابگرە دوای لە فۆلکستۆنی دوای لە لەندەنی ڕواری ڕۆژنامەی کوردستان و دوای هاوار و ڕووناهی بەدرخانیەکان ئەوەشە بەدرخانیەکان بوون مدحەت و دوای جەلادەت و دوایەکانە کامران ئەوانە گەنەبان بەڕاستی و ئەدەبی کە بەنووی کرمانجی و بەتایبەتی ئەلفبای لاتین لە سەردەمی ئەلفبای هاواری لە سیەکانی شانێڕا هەر نەمان دەبوو لەبەرەوەی دەکرێت من نێوم ناوە tentative conclusions یعنی چەندانە دەرەنجامی بە شکو بە تەقیەوە دیاسپۆرای کوردی ئەکزیل لەو بوارانەیە دیاسپۆرا لەو بارانەیە کە لەسەر ئەدەبدا تئۆری بۆ نییە چاک خراپ یعنی هیچ نووسەرێک بە پێی تئۆری ڕەفتار ناکە
بۆ هێندێکان بەخێر دەشکێتەوە بەڵام بۆ خوێنەر هەمووی بەخێر شکاوتەوە لە دانتێ ڕاتا ئێستا ئی کوردی دیاسپۆراکەی وەکو میلەتەکە وەکو چوار بەشەکە یا پێنج بەش یا چەند بەش لە تو کوتکراوە و ئەدەبیاتەکەشی هەر بەو جوورەی باسی زازاچی بان نەکەم چونکە ئەو ترندەسە شەیەلان و باسی هەورامیش کە هەندێک دەنووسن و ئەوە نیشان دەدا کە مەسەلەی کورد وەکە مەسەلەی کە پێچە و پێچە لێرەدا من باسەکەم دەکوژێنمەوە داتاکەش دەکوژێنمەوە و لە خزمەتاندا دەبووم بۆ قسە واسی زیاتر. دەست خۆش زۆر سپاس بۆ کاکاشم بۆ بابەتەی تایبەتمەندەکانی کارەکانی کاکاشم ئەوەیە کە جگەر لە مەسەلەی پێدانی زانیاری لەسەر بابەتی نوێ شیکردنەوە و با بڵێین پێکدانەوەی نوێشمان پێشکرد دەکات بەتایبەت دیاسپۆرا کە تا ئێستا من پێم وایە لە واری تۆژینەوەی ئەدەبی کوردی و تەنانەت لە خانەی ڕخنەی ئەدەبی کوردی تا ئێستا نەبووتە بابەتێکی سەرەکی وە ئەمە دەتوانێت دەست پێش خەریەک بێت بۆ دەستپێکردنیە و تۆژینەوانەی کە دەتوانێت چ لەسەر ئەدەبی کلاسیکمان چ لەسەر ئەدەبی مۆدێرنمان باسی دیاسپۆرا بکات و بەتایبەت مەسەلەی دیاسپۆرا کە خۆشی کاکاشم باسی کرد بەشێکی گرنگی مەسەلەی قەیرانی ناسنامەیە یعنی ئەو با بڵێین جباتەی یا ئەو کۆمەڵەی کە لە وڵاتی خۆی لە خاکی خۆی دادەبڕێت تووشی قەیرانی ناسنامە دێت و ئەو هەوڵەی کە دەدرێت لە دیاسپۆرا بۆ یەکگرتنەوە بۆ داهێنانی ئەدەبی خۆی هەوڵێکە بۆ چارەسەرکردنەوە قەیرانە بۆیە لەو سەرشەوە دیاسپۆرا و ئەدەبیات هەر لە واقعدا یەک دەگرنەوە ئەگەر ئەدەبیات هەوڵێک بێ بۆ دامەزراندنی جۆرێک لە ناسنامەی ئینسانی دیاسپۆراش بە هەمان شێوە دۆزینەوەی یا چارەسەرکردنی ئەو قەیرانەیە کە لە ناسنامە دروست دەبێت چونکە دیاسپۆرا و کاکاشمیش باسی کرد پێم وایە ناچارە لەوەی کە تووشی تەزادی هەویەتی بێت تووشی ئەو پارادۆکسە بێت کە لە ناسنامەی ئەو جباتە هەیە تۆ لەلایەکەوە لە خاکی دایک و باوکی خۆت دابڕاوی دەتێت بگەڕێتەوە سەر ڕێگوڕیشەی خۆت بەڵام لە ئەم ئەرزی واقع لە وڵاتێک دایکە ئەو وڵاتە هی تۆ نییە بەڵام لە وڵاتی کە دەژیت خەریکە ناسنامەیەکی نوێت بۆ دروست دەبێت کە ئەمە ناسنامەی ڕاستەقینەی خۆت نییە لەبەر ئەوەیە کە من و بابەتە بە بابەتێک گرنگ دەزانم و ئێستاش لە هەموو هاوڕێیان داوا دەکەم ئەگەر سەرنجێک بابەتێک پرسیارێک یا پێزیادکردنێک لەو مۆزوع هەیە پێتان خۆش بێ ناوەکان دەنووسین و قسە بکەن و کاکاشمیش ئەگەر پێی باش بۆ ئەوە دەتوانێت یا وەڵام بداتەوە یا لیسانشیکردنەوەی کە بەس بەو مەرجەی تەبعیدی خۆخواست نییە دەبێ وەڵام بدەمەوە فەرمو ئەگەر کەسێک فەرەنسیە فەرمو أنا قصة لسر مسألة غربة بكم کارگەری و غربەت لەسەر ئەو کەسانی کە ئەو شاکارانە دەنووسن بەڵام کاریگەری گلۆبالیزم کاریگەری گلۆبالیزم لەسەر کەمبوونەوەی غربەت تا چەند کە کاریگەری هەیە چونکە گلۆبالیزم بە هەردوو بارەکاندا لەوانەیە جۆرێک لە پەیوەندیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ دروست دەکاتەوە لەگەڵ وڵات لەگەڵ ئەو شتێنی کە کەسەکان بەجێی دێڵن و دوورەکەونەوە اینجا لەوانەیە بەبارە پۆزەتیفەکەی کاریگەری دەبێت یان بەبارە نێگەتیفەکەی بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە تا چەند ئەم گلۆبالیزمە غوربەت کەم دەکاتەوە و کاریگەری دەبی لەسەر بەبارە نێگەتیفەکەی لەسەرەوەی کە نەتوانین کاری گەورە بکەن هەرچەندە چەند نمونەیەک تێنانەوە لەو بارەیەوە من هەر وەک سپاس بۆ پرسیارەکەتان وشە زۆر مەطرح گلۆبالیزم هەمیشە هەبوو جەهان لێک نزیک بێتەوە تۆ بێچاو لە ئوستورەکانی یۆنانی بکەیت هەر لە زۆر قدیمەوە هەبوون لە بەشەکانی دیکەی دنیا مثلا ڕۆمیا لە ئەوروپا باسوپاسەکان هەبوون ڕەنگە بە سری ئێستا نەبوو یعنی مثلا ئایدی مەسیحیەت بڵاوبوونەوەکەی هەر لە ڕۆژی ئەوەڵ ڕە گلۆبالیزمە یعنی وەنیە جەهان ئەوە بێت بەڵام ئێستا خۆ سختتر بووەتەوە ئەو ساڵانە گلۆبالیزم بە جۆرێک لە جۆرەکان تێکەڵاو بوو لەگەڵ مثلا سەفەر خێرایی فڕۆکە
ئینتررنێت ینی زۆر کەسەکە دەڵم گڵبارزدان فکری ئینتررنێتی دەکەونەوە ئەوە خێراتربوونەکەی دێ ناشتەکە چونچی لەو کەسانی کە زووتر قسەی لە کردو لە پەنجاکان بووە مەسەلەن مەکلوهان بووە کابراکانەدایەکە کە ئەو دەمی ئەو بڵین چاپ بە معمار و بڵین ئەندازیاری نەتەوان دەزانێت چاپ سەنەتی چاپ کە دوای لە کتێبەکەی ئەمبسۆنیدا پرینت کاپیتالیزم زیاتر ڕەنگ دەداتەوە ئەتۆ دەچیت لە شوێنێک دەژی ئێستا گەر ئەمە چونکە بۆی وانە دەڵام ئەگە گلۆبالیزم بە ئێستادانی بەکوتم پۆست مۆدرن تا ڕاجیاوازە شامل و نەیتوانی شتێکی شخصیەوە بەڵام هەموو ئەوانی کە لە دەرەوە بوونە تقریبان ڕایگشتەوەیە کە ئیمکانات زۆرە دەتوانن سەفەر بکەن چونکە ئێستا وڵاتی بە معنای دیکتاتۆری شیلی و ڕەزاخانی و ڕەنگە بەس ئێران هەبێ ئێرانیش تازە بۆ کوردان ڕەنگەوا بێ بۆ ئێرانەکان وان نییە ینی دەچن دایانگرن لەسەر لەو کابرا چوو لە کانەدا ڕۆیشتەوە ماوەیە گرتیان دوهات دیسانان دەستی پێکردەوە این کابرا کۆمەڵ ناسەکە بەڵام ئەم خێرایە دەتوانێت ببێتە بە هۆکاری ئەوەی کە من لە دەرەوە ئێستا لەو کوردستانی خەڵکانێکمان هەن ئەم پیان زۆر سەرسامم ئەگەر بوێرم ینی و لە نەمەنفی ئینسانی حەسوودیان پێ دەبم مەعاش لێرە وەردەگرم بەڵام لە ئوروپا دەژی ئێوە لوکسە معاشی معاون وەزیر وەرگری لە بێرلینیش بژی جاوەرە تەرجمە مەکەوە بۆ ناکەوە بۆنیە ئەگەر ئەوە چاولەکە و گلۆبالیزاسیۆنە زۆر کارتێکەری موسبەتیە بوو بەڵام ئەو لانی غوربەت پرسی سەرەکی و هەمیشەیی ئەدەبیات بوو ینی هەر لە ئۆلیسێسی ڕا کە دەڕوا 20 ساڵان دوورە و دەگەڕێتەوە هەرچەند هەلومەرجی شەڕە و هەرچەند لایانی ئوستورەی هەیە بەڵام بەڕام یەکەم جێڕانەوەکانە کە لایانی حماسی هەیە لێرەدا باسێکی سرجڕاکێش دێتە پێشە ئەویش ئەوەیە باسی ژانرەکانە یعنی لەسەر دەمی گلۆباڵایزیشندا تۆ مەسەڵەن ناتوانێت حماسە بنووسی پێی بەسەر و جۆلاکی مەسەڵەن ئیدوارد سایدیدا هەڵبڵێ دەبێت ڕۆژهەڵات ناسی بنووسی دەبێت ڕۆمان بنووسی یعنی هەر وەکو مارکێزی وەکو مەسەڵەن ڤارگاس یۆسای و دە ڕۆماندا تۆ حەدیسا لە هەر جێکی بەگە ڕۆمان نووسی چاکبی دەری دەخێت ئەگەر ڕۆمان نووسی چاکیش نەبی لە ماڵە خۆت لە کۆشی دایکشدا بینووسێ چاکی نانووسی حەزەکەن من بەڕێ لەگەم یەک لە تایبەتمەندیەکانی بەشێک لە دیاسپۆرای کوردی کرمانجەکان ئەوە بوو کە بەڕاستی هەوڵێکی زۆر دراوە بۆ کارکردن لەسەر زمانی کرمانجی خۆزگە بۆ سۆرانیش ئەوە دەبوو بەداخەوە نییە ئەڵبەتەوە کاری هەیە چونکی سۆرانی سکلی یا بڵێ ناوەندەکەی ئێرە بووە خەڵک زۆر بوون و کارکراوە و کۆڕی زانیاری قەدیمە بۆ دەستەی کورد هەبووە دوای ئێستا ئەکادیمیا هەیە مرۆڤ دەکرێت زۆر گلەیە بکە و زۆر ئەوە بکە بەڵام لە دەرەوەی وڵات ئەگەر منفی چاولەکەم ڕۆڵی خراپیان نەبوو سۆرانیەکان یعنی ڕۆڵێکی شایستیان نەبوو بەڵام کرمانجەکان کرمانجەکان ئێستاش کە ئێستا مانگانە گۆوارێک دەردەکەن نێوی کرمانجە بە ئینیسیاتی و دەستپێشخەری ئەنیستۆی پاریسە ئەنیستۆی پاریسی ئەوە لە مایکل شایدی ئەمریکایی ڕابیگرا هەتا ڕەشۆزیلانی کوردیزانی کوردی دانیشتوی سوێدی تێدایە هەتا خودی کاکەنداڵ هەتا لێرە لێزگینشاڵی ئەوانە هەموو ساڵێک جارێک هاوینان کۆ دەبنەوە زۆرتر لە سوێدە کۆ دەبنەوە و من چەند جاران شانسیۆمە بۆ مەسەن بچم دانیشم چیان لێ بکەم ئەوانە قسە باسی وشە دەکەن دیکشنێرێکی زۆر ڕێکوپێک هەتا بەتوان بیکەنە ئانلاینیش لەسەر ئینترنێتیش هەبێ ئەگەر لە بیرت بێ یاگەر سرنج بدەن لە تەرجمەی گوگڵیدا کرمانجی هەیە بە سۆرانی نییە ئەو لە کاتێکدا کرمانجی هیچ دەرفەتێکی نەبوو ینی لە چۆ دەرفەتە بوو لە سووریەکە نەبوو لە باکوور کە ئەنگۆ لەم باشە زانۆزە چۆن بوو ینی ناسیۆنالیزمی کوردی لە باکوور لەو ناسیۆنالیزمانەیە کە زۆر سرنجڕاکێشە بە زمانی غەیری کوردی ناسیۆنالیزمی کوردی دەڕاتە پێشە نمونەی وا هەیە لە مێژوودا ناسیۆنالیزم و زمان پەیوەندی ڕاستەوخۆیان نییە بەڵام کۆنکرێت بە جوابی جەنابەت بە پێی ئەو ژمارە کوردانەی کە لە دەرەیە بە تایبەتی لەو 20 ساڵی ڕابردوودا کە لێرە پارە پەیدا بوو و تۆ بۆ هەموو ڕۆژنامە زۆر و زەبەندانەی کە لێرە هەن هەر حیزبەی چەند ڕۆژنامەی خۆی و چەند ڕۆژنامەی سێبەری هەیە تر جاران مەسەڵەن من لە دەستەی نووسەرانی گۆواری گزنگ بووم
سێمانگان ڕادەوەستین وتارێک دەهات خۆ بە دیقەتتر پێدا دەچوینەوە باسوخواستێکمان دەکرد چاپ دەبوو مامۆستای کورد چاپ دەبوو ئەوانە گواری باشی کوردی بوو ئیتر دوای تۆ بە تایبەتی ئینترنێتیش ئەستا دەینووسی لە فەیسبوک مەجبوری ڕاوەستی لە خەرمانی حەمەسەی قسەنی لە سوێدە چاپیکەی دێنی بۆ ڕخنەی چاوەدێر نازانم بۆ ڕوودا و چ دەنێری پارەیەکشی پێوەردەگری لەبەرەوەی ئێستا ئەم ڕۆڵە بە تایبەتی بۆ سۆرانی لە ڕوانگەی زمان و ستاندارد و ئەوانەوە لەوێ خرای ناکەن دەینێرن لێرە زمانەکەی خرا دەکەن کاک ئۆت لە برادری پرس کاگامات دەگەڵ مامۆستای قسە بکەکەم پرسیاریکە پرسیار فەرموو زۆر سپاس وڵام من دوو پرسیار یەکەم بۆ یەکەمیان بە سیاسی بێوەکەی تۆ باسکرد بۆ دەستپێکرد پێوتت جاریەی کوردی یعنی منفای کوردی لە دەرەوە کەمتر لەوەتەکان و هەشتاکان ئێستا ئەمانگی هەیە لەگەڵ تەسیقی هەیە و عەتفی هەیە بۆ کوردستان وتت گومانم هەیە کە هەر بەردەوام یعنی تۆ پێ دوایە کە ئەم کوردانی کە دەرەوەنە خەمخۆریش کەمتریان هەوێت داهاتوو بۆ اینجا هۆکارەکەی چی هەست ئەوەیە ئێرە دۆڵمەند بۆ بێوێ بەرەو لاوازیش پرسیاری بڵم پێوای قۆزەکە دەبیە کە باسی منفا دەکەیت و زیاتر داهێنران باس ئەوانی کە هێناتمە زۆر داهێنەر بووشی زۆر گەوریان دروست کردووە لە چوارچێوەی ڕخنەیە دەبێت زۆر باش باسی دەکەین زۆر ئیجاری باسی دەکەین مثبت باسی دەکەین بۆ خودی ئەو کەسێک کە داهێنەریشەوە یعنی ئەو کەسێک کە باسی بۆ نمونە سعیدت کردا لە ژیانی شخصیدا وەختەوە بۆ یان ئەوان چۆن بێک بۆ دەگوزی زۆر زۆر سپاس کاک جەواد هەردوو پرسیاری گرنگن ئەگەر دیاسپۆرا بەمانە ئەو بڵێن پێوەرانەی کە سافار و شاڵیان باسی دەکەن دیاسپۆرای کوردی دیاسپۆرایکی هەماهەنگ نییە دیاسپۆرایکی لە توکتی پارچەی کوردستان و حیزبی کوردستانی بەڵام ئەو بۆ معنایی نییە من بۆ خۆم لە دیاسپۆرا بوومەتە کورد ینی من کوردیم نەدەزانم بە نووسین و ئەو شتانە بۆ معنایی نیە ئێستا دەزانم بەڵام بەرهەڵ دەنووسم وەوە کارتێکەری بڵین پۆزیتیڤی دیاسپۆرا لە سوێدە دوایە لە زۆر بۆنەی بڵین سیاسیدا کوردان ڕۆڵێکی بەرچاوە نەبوو نمونەیەکم کورد کۆڕەوەکە من لەسەر شەقامی ستۆکۆلم و ئوپسالا و ئۆلاولا خەڵکم دەدیت پارەیان کۆ دەکردەوە خەڵک داهاتنەوەیە یارمەتیان دەدا بەڵام دیاسپۆرا ئەگەر پرسی ناسنامە بێ مەسەلەن دیاسپۆرایکی سەرکەوتوو دوای جوولەکان پێ بڵم ئەرمەنی لوبنانی هیندی مەسەلەن بڕۆ ئینترنێت لێدا Indian diaspora in English ینی تۆ سەلمان ڕوشنی دەبینی دەزانی خۆ سەلمان ڕوشنی ینی ئەمن مەسەن نوخبەکەی بڵام کوردی دوو کتێبەکە تەرجمە دەکرێتەوە بە ئەڵمانیە بە ئینگلیسی هەیە چەندانەیەک بەڵام ئەمە دڵمان پێی خۆشە مەسەڵان کتێبی بێروزی بە نەزەیم شاکارە ئەڵبەت ڕۆمان نییە تام ساعتی قسە بکەم چییە بەڵام ئەوەی لە پرسیارێکی دیکەت گرێ بدەمەوە نا بۆ بێروزی سوێدی دەڵێن هێلڤێتە ینی جەهەنەمە دۆزەخە لەوێ لەگەڵ مەرگ سەرۆکاری هەیە بۆ منی خوێنەرەوە هەروەکو ئۆڤیدیۆس وێ دوای خۆ لە غوربەت مرد منداڵەکەی نەدیتەوە دانتێ بە عیشقی بێاتریسی مەسەڵان و کارایی دەکرد متوەجێرزمەی تازە لە لایەنی میتۆلۆژیەکەشیدا ئوستورەیەکەشیدا دێدالۆس کوڕەکەی دەمرێت ینی چ خۆشێکی بۆی بۆمە خۆشە کوڕەکەی پەرواز دەکا و باڵ و چکەمە دەخوێنی ئینسان لە بیری دەچێت مێژوش هەرە و جوورەیە ینی تۆ لە داهێناندا قەت ناڵی دیواری چین چەندە ئینسان کوژرا ئەهرامی میسر چەندە ئینسان کوژران دەڵا حادث یەکسی دەگەڵ دەگری و شاکارێکی گەورە ئەسەن بۆ گرنگ نیە چ ڕوویدا لەوێ ئەمە خۆویستی و تایبەتمەندی ئینسانێ لەبەرەوەی ئیدوارد سەید بۆ من ڕۆژەڵام ناسەکەی موهیمە بەڵام ئەگەر مثلا هەر و کوڕێکە لە میسرێ وەڵبەتی ئیدوارد سەید هەر ژێنەتیک کابرا لە تەبعید ژیان مثلەن فلەستینی لەوێ لە دایک بووی لە میسر گەورە بووی لە ئەمریکا بڵین بەو پلە و پایە گەیشتن
ئەمە ئیدوار سەید وەک تۆریسیان دەناسی بەڵام پێما جەنابەت چەند ساڵەوە پێش قسەمان کرد ئیدوار سەید میوزیسینێکی گەورەیە یعنی نۆتەکانی مۆسیقای ئوستادە ولا کتێبێکی کە زۆر مەشهور نییە وەکو ڕۆژهەڵات ناسەکەی باسی کارتێکەری مۆسیقا و ئەدەبیات لەسەرێک دەکات و بە ترمینۆلۆژی مۆسیقی لەبەرەوەی دەستاوەر دەستکەوتێکی گەورەیە بەڵام سەرەتانەکەی غوربەتەکەی بوو مثلمە ڕەفیقی خۆم لە غوربەت کاک سلێمانی چێرەیادی بەخێر باسی گزنگم کە کرد بە شناختێکی ئەلبەتە قسانەکە ناتوانێت نازان لێرەش بێ دەیگرێ نایگرێتی بەڵام غوربەت کارتێکەری زۆر منفی دەتوانێت لەسەر ئینسان هەبێت یعنی کوردی موفق لە دەرەوە دەبینم بەڵام مثلەن ئێرە خۆ زۆر بۆ تایبەتی بۆ کوردی غەیری باشووری ڕەنگە زۆر خۆش نەبێ ئەگە دەچێ ئیقامەی کاکسەرۆ دەزانێت فۆبیای ئیقامەمەیە لێرە چونچی پاڵت پێوە دەدێنەوەنی ئیرانی چی بەڵام لێت ناشامەوە ئینسان لێرە من بۆ خۆم لێرە دڵم خۆشترە تا سوێد دەچێت کەس نەزانی دەچێ و تەبکەکان حەز دەکەی خۆتە ئەمەش هەستێکە کە پێمان وانە بێ داهێنانی ناسیۆنالیستانە مثلەن لێنینەوە هەستەی هەیە یعنی لێنین مەقالێکی مەشهوری ئێمە باسی ناکەین نەوەی غروری نەتەوەی بۆلی کارۆسانە ڕووسەسپەکانە ئەوانە هەستێکن کە بە ئەژداد ساز بوونە دەزانی ینی دە ئینساندا ئەو نییە مە دەڵێن باب و کاڵێن مە لە برن و نەزانم جەد و ئاباد و چیشتان دێرن کە دەچێت دیاسپۆرا هو ئەمای بە تایبەتی لە سوێدە جەناب لێو بێ مێدوواری فرۆنێ دوو ئەوانی سوێدی دەزانن لە سوێدێک کە دەچێت کلاسی زۆر دەست پێ دەکەن دەڵێن لە تۆ خەڵکی چۆی جا کورد لە هەشتاکان کۆتای هەشتاکان زۆر بوون کۆمەڵ فرۆن کوردستانم من خەڵکی کوردستانم جۆک ساز کرا بزن خابرا خەڵکی سوودانی شەوەی دەزانیەوە سوێدێ دێکودیا کۆمەڵ فرۆن کوردستان مثلا ینی من خەڵکی کوردستانم ئەوە خۆ بۆ منەوە بوو ینی ئەمنیەکی چەپی کلاسیکی مارکسیستی کە پێم وا بۆ ڕەهایی ئەلانیش نەزەراتێکی غەیری چەپم نییە من خۆم بە چەپ فۆرمولە دەکەم بەڵام دەڵم ئەگە هەر چەپ بێ بۆچی چەپی کوردی نەبێ مەسەڵەن ئەوە دەستکەوتی دیاسپۆرایە و یەک تەراز نییە کوتم ئەم لە توکردبوونەی پێوە دیارە لەو ڕانگەوە دەنا تا دڵت بیهەوێ کوردی وڵات پارێز و ناسیۆنالیست بە مانای دروستی کەلیمە هەیە لە نێو کورداندا لە دەرەوە دەستخۆش فەرموو ناوم شیرینە سەرچاوان سەرچاوان ئەس یعنی چوومە بۆ خوێندنێ 37 ساڵە مامل لە ئەڵمانیا غەربی وەختێ بۆن عاصمە وێرێ چوومە جامعە بوون ومن دوو بچێکشی وێرێ بوون و مەزم بوون کە ئەو بچیکایەت مەزم وأزوجاريا يعني وكو الحزب البارتي ديمقراطي كردستان قدامه هر الليلة شو ووقت الويري ما والكي اس اس اي كردش ستودنت سوسايتي يوروب يا اكتيف مؤتمرات نتكلم طبعا اول مؤتمر زاروا نحصل حتى وجو اسجمي الاوروبا البخارست بل كرد خاطبهم أغلبها ستودنتس بون وهندك جهاتهم كرد پرور بون كرد باريز بون مثقفنا بون بس مثلا أو بونا من أحزاب الكردية دي خاصة الرجاوة حتى الواكور خاطبون أغلبها جي انتماءك حزبي هابو خاطبون الشيء بيجم قالك شو مثلا الدولات خاطبون روسيا ألمانيا شرقي والحفلة ودول تقريبا خطت أو فراغمنتد تنظم راستي إلى آخره يعني بس دامزاني باقرا ودامنا تشيرتشا وأزل منفاية بالديوانية بولو بشتي مهابات خاطر خاري عائلة ما همو جبوا مهابات بس بابا من ما بو بابا من في بو الديوانية باش خاطينا بغداد أسبيري شما مدرسة وباشي دار كفتم إلى آخره عائلة منش بغداد شو حفتة وسية دار خستم بس هاتنا يعني نكمل من فوق دياسبورا تقاطعت كان قلق يعني زور تقاطعت كان يعني أو مشكلة يا قصدي تقريبا بهمو كردك يعني تصورت كان أوكي نكمل أزج دار بابوهي وقتي بس وقت خوجي لبغداد راستي بغداد الشيء بيش متى كردت بغداد
كرديت السليمانية كرديت السليمانية زمانة كردي تاخفتا مدرسة هبو عند جارة وزير وحتى مختة ملكية البجمة توفيق وهبي إلى آخره أفتشتيت أبتي بشتي أف انقلابات وتقلبات سياسيون راستي وضعي كردا بجم خربوا كيف مدلك هاتنك وقت بيجي راستي أسليرة شعورت كم كو أس يعني توليري هابي بتركوتي السويدة مثلا وكو هست وكو حقوقنا وأبجي تشتكي مهمة وكو أصلا نجي بشتي زارنا صدق بينجو هشتي مجمعي علمي كردي جيب إيك يعني بيانا أعزائي دسكفتت بيانا أعزائي مجمعي علمي كردي جيبو وقلب جوان ودس بيك راستي بجا واجي قلب دوكومنتو أو يتهين بجا أسبيجن يعني نظام معلومات هنا أو سيرش بجا إلى آخره نائمة سرواهم يا بس أول ملاحظة كثير من وقتي وحق صالة أسل دربشيا وبشتي نوتو دوي نو فلاي زون أو هاتي يعني هاوسالة من هات وأشياء أزوجيك هاتي من كأزوليرا من ديد هو مسألة كرد حسكا بس آخر كردا دولتنينا مثلا تو وقتي توتشيا دربة يان لازم أشورد كي بنيا يان لازم أبتشي بخيني زحمتك to يعني something like that will not be the birth صاني زحمتك قالك راستي تشاشق جيانك زمان تا من نصاني زماني كل أنصاني بأخبر بس من نصاني بميسمو أو باشي أصل الويرة في اللاتيني وإلى آخره مثلا أزجي بله بجا يعني أو تكبيجي يعني أزبين رشو زينا كو أسناس نشكو عندما كي أساسي وهفالي ماشي يعني أو راستي سيجت كردان نين سيجت من نين أزبينو بتشنكو مدولتك نينا أما تشتكي أساسية راستي وعرب شاموشيات شنكو أنا قلنا أكهول الاتحاد السوفيتي ياكا بجاب لا أم قالك بحسي خونك نقدر خونك ونقدر التجربة خونك أما سؤالك سؤال دوي أو كسر هاي نكردن بس ينبيسي مثلا مجمع باموك ينبيسي بثر بسنو القرص أو قالك تشتكو جيانا كردايا وكيدي تبيجناوي يرامنش أوي نوبل برايس أوي كودري بله باكور نغيري شو بله كرد أصل كردة بله أصل كردة ياشا كمان لا ولا خلات نوبل نقد بس يعني كانديد باشا وإيك السكفنيتوي أو الإسطنبول جيا جناوي جيبو ويش إني همي تشتي طبعا هرمني بو نجي والله وكم صاني جيبو بس أوكي أرمني جي نزيد no problem وقت أمشي مثلا ألمانيا جلكا اتصال متكرن شنو بيش متى أم بارتي بون سنتر بون يعني كأساسي بون جلك تاطن وكتاب نبي سينوا أوكي كتاب إكشوا نبي سي فما عمري هشتى وتصل وكتاب كردي شمرشن أوكي أو تشوف ناف عملات أو تهاطي أول جيل دوي الرجاوة الباكور أو تشتهمي أو كده كتابة قبلك أو باش يعني فرلاقة قبلك باشا إيكي أمريكي مثلا جي أو كتابة نبيسي نظام أو خاندي أنا my father's paradise مثلا أو نا أمريكا أو بأسلخ سوريا دوهوكي صابر ناوي صابر تنا إسرائيل تواتشو إلى آخره بس تتبع زاخو أفتشته يعني جيانا وحتى كنتو أدبي ما تتتوا يعني it's be reflected وبيش عجبا أم أدبي وا تحسبت كين سكحسبت كين تنكو أم كل ناسيوناليستين شراستي يعني تقريبا نكأمي بحثي الصوراني وبعديني جيت كين ها نكتب دائما لرا كوريكا يعني تبش لانجوجك أو يا ستاندرد أم نبيجي من نديت تنديت بتصورا ولا واقعك حقيقة واقعك من إيش بتقول أستزانة مكي سليمانية مثلا
بس بشتي أستيقى هشتين أس أو أسودكم نبونا دولتك راستي تأثيرك قلق مصنعها وعجب أف بيوغرافيا أو كل بنين بس ينبيسي أنت كانت فريمو أميدا من فهم كر قال لك سباس شيء خلنا قال لك سباس أو برسنتا جرينجن از باورم تو کرمان سورانی باش وام دکی نوسا باش از سورانی بر دوام باش من لقلت وني من بما دبي مرخني خمان زور بكين من لازم رخنا شو منكتو سوتشي من باصي سوتشي منكردو من باصي تايبت مندي دياسبورا كردين كردو كلايني زور بهزي هي سرراوي كتمنيشي زور دريجينيا بلان بوكو كاري لكولينوا خطونات يعني بلا أي كرتشن دلالن خنافو تبي بلاي شونن أما لاني دوم من وتارم هي رنگ دانوي أو تشيشانا هروش تاني جناب باس ذكر لا بلاين دقي أدبي كردي لا شونا ما يقولوا بيج لا يشتينو سران وتاريخ بيشكش كر ميجو براويجي أدب بلوي أماجن زور بكمالك روماني ميجوي كردي كرد ونمونا تو كماري معبد باس كرد لخاني را بيقرا كروماني ميجوي لسريا نوسريشي كردي مي روجاوا لألمان دجي أول شهر دسكوتي دياسبورايا بني جان دوست ويجي ديك بني حليم يوسف هم بشيوي واقعي خلكاني واقعي مثلا جلادة بدرخان بيرا قدره محمد أزون تاستاني ويكدوتا روماني كزور باش بيرا قدره وقزانين بدرخان جلال بدرخان لبيري خويدا لشامي مرد هو ممدوح سليم سياويني بسويديش ترجمة بو والله أوشا محمد أزون لخاني را بيقرا لنظام أشيقي ورجير كنكرد ونهيج الله ميسردمي ميراتي عثماني كان أمشتانا هنا لمجابات دا برخداني كردان و كردك لباكور را ديتا باشور لباشور را دوار لسليماني را ميراتي شيخ محمود چي لقل بارزاني كان لكوماري مهاباد و دوار لوچي بسردية يعني بلين كاركتري سرچي لحليم يوسفي دا لسوبارتو اما بس شوي خيالي و ميتولوجيش دقرتو يعني ام كارتيكرانه هبوا لبروي او نسراني ك كردنو ناتوانيو بكردي بنوسنو باسه چي هميشه داغي كردي بو من بو خون وكو شخص بوم گرنگنيه يعني من بيم خوش دزانم يا شكمان تحچون بكردي نوسيبه لا شوي نوسيبه بلا من دزانم اگر روجگاريك هم مستندي سياسي بفوتيه هيت سياسي لو دنياي نبي شهادت بدا ككرد لا باكور هبونا لتركيا بانجمامدي بحمدوچي ثابت دكري ككرد هبونا الترين سندي ميجوي ادبي بو هبوني كردان لا باكور دستي شي خوش كان حلو زين حلو زور سباس بو بالفتاة دكتور بعدك زور برفيزو برای جناب دياسبورا بو رجاوية كان دايفرسيتي برهنه هنا بو اوان بو معناه بو منا بلاكي بو امريكا لركاي كسبي اقول يعني لركاي او دياسبورا خلقاني ك لهمش كان الدنيا بيجينا كانوا يدرسوا شرط ثاني يدرسوا كاكي استا سوبر باور خم بنصال البيولوجيا يعني لهمو نتو لهمو او كان بجوجان هيك يعني خالجي بهز بو لزبوني كوبا رجاء كان بسيارك نام داتاك لما قصدك دياسبورا كردستان بيستان دروا وأيامت بوكو كرد بونا ما تواني ولوبيه شي هاوشوي جولك وأرمان درسكي أجل أولا روسيا سكيوري خالجي تر جناب باس لا أتموسفير ك أو كاركتراني دروس بونا كرد بوغينا أو أديبو مزناني دروس بونا أو شاكراني انتشاش بونا رجاء أو أتموسفير بوكل روي دولتنا ومنفعو أو بتواني كان أول دوس كان أجل كسيجي وكو بهروس بوشاني أجل أو أتموسفيري لو شوينا
داخراوە بۆ دروستنەوە دەیتوانێت بە شاکارێکی ڕاکەشکەش بکات بە سوالیا ئەخیر خاڵ بەڕای جەنابەت لە سەد ساڵی داهاتوو بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژی ترانسپۆرتیشن ئایا شتێک بمێنێت بە مانای دایاسپۆرا زۆر سپاس زۆر سپاس بۆ جەنابەت کارە خۆش ناوم جەنابی کاکاڕوخ زۆر سپاس بۆ ئەم پرسیارە پاشانە کێشەکەوەیە لەسەر ئەو پرسیارانە مرۆ دەتوانێت زۆر قسە بکە ئەوەی کە دایاسپۆرا هۆکاری دایڤەرسیتیە چەند جۆرەیی تەنەوع بۆ دایت شک نییە لەسەر دیاسپۆرا و ڕۆڵی دیاسپۆرا لە سازکردنی هەندێک نەتەوەدا مرۆ دەتوانێت زۆر قسە بکە منیش چوومەتە ئەمریکا چوومەتە کانەداش ئەوانە وڵاتی دیاسپۆرا سازن هەڵبەت at the cost of the local people بداخۆ ئەمە ینی سەردەمی مۆدرن ئەو مەهاجرەتانە ئەم ڕۆیشتنانە هاوکاتن لەگەڵ کۆلۆنیالیزم و کۆلۆنیالیزم ینی ئەوەی کە بەسەر هیندیە سوورەکان هات ئیندیەنس مەسەلەن لە ئەمریکایە زۆر کەمتر نییە لە هۆلاکۆست وڵاکۆست گەورەتریشە بەڵام خۆ بۆ خۆیان کردویانە باسی ناکەن شاید نازانم زۆر هۆکارەیە بۆ باسی ناکەن بەشێک لە تاریخی بەشەرێ و لە ئەتلەسی دایاسپۆرادا کە کوتم کتێبەکەی شالیان دێ خەریتە هەیە لە ئەوڵێڕا ینی ئەم شتەکە بە جوولەکان وەسڵ دەکرێت چون چۆن نەتۆتە چۆ چیان کردو لە چۆ ڕاوەستاون لە ڕاستیدا ئەگەر ئەم جێگۆڕچیانە نەبان بە شەریەت مانای نەدەبوو ینی ئەمە لێک نیزێک نەدەبوون ئەمە لێک حاڵی نەدەبوون ینی تۆ تەمەدونی گرێکی دێنی لە هێلێنیستیکە هێلێنیستی لە ئێرانەیە ئەگەر ئیسکەندەر نەهاتپا چۆن دەبوو ینی شەڕە کوشتارە وەنیە ئەگەر مۆغولەکان نەهاتپان سەیرەوەیە مەسەن تەنووسەری وەکو واسیلیانت هەیە کە ڕێشەی لە چەپتە بەڵام بەسەر چەنگیزخان کتێب دەنووسەیە چەنگیزخانێکی قاتڵ هندێک تایبەتمەندی هەیە لە ئاستی گۆڕانکاری دنیادا تۆگە تاریخی جەهان گوشا بخوێنەوە مەسەن بۆ وی نووسراوە یا کەسێکی وەکو تەیموری لەنگ یەک لە سەردەی مرۆڤی سەردەمی خۆی کوشتووە لەو دنیاە هێندە قاتڵ بوو بەڵامە تۆ چاو لە کریستۆفەر مارلۆی کە هاوکات لەگەڵ شێکسپیر لە شێکسپیریش مهمتر نووسەری داکتەر فاستۆسی باشە کتێبێکی نووی تامبردە لەیلە ینی ئەم جەهانگیرێکە دەڵام هەمیشار هەبووە و ئەم جێگۆڕچەیە تۆ ئیمپراتۆری عوسمانی چاولێکە گەر و کشور ئەوە لێ ڕابڕۆ و سوڵتان سەلیم لێ ڕابچێ شای ئیسماعیلی لە چاڵدرانی شکست بداتە تەورێزە و دوایکەوە 514 516 بە پەلێ بێ بگەڕێتەوە بچێتە میسر ئەگەر ئەو شتانە نەبان ئەم جیهانە لەانەوە نەدەبوو لەبەرەوەی ئەمانە خۆ دیاسپۆرا هەر شەرت نییە و جوورە بەسەر خەڵکانێک کەستن بە گۆرانی بێژ تۆ گەر تاریخی یا مێژووی گلۆب چاو لێ دەکەی خەڵکانێک لە شمەڕا دێنە جنوب لە جنوب ڕادستنە شەرقچی ئەوانە هەمووی ژیاری بەدووادا دێ لەبەرەوەی لەسەرەوە مەسەلەی دەکرێت قسم لە بواری سیاسیشەوە لە سەردەمی مۆدرندا هەندێک نەتەوە مەسەلەن ئەگەر ئەو قسەیەکی مارتین براینستێنە ئەگەر تورکانی تەبعیدی بڵین اتحاد و تەرەقی نەبان تورکانی جوان 1970 ولا پاریز نەبان لە ئەوروپا نەبان ئەم شتە ئەم گۆڕانکاریانی ئیمپراتۆری عوسمانی ساز نەدەبوو و هەر بەو جۆرەش ئەگەر بەدرخانیەکان نەیانتوانی بە خۆیان نەجات بدەن و بێنە شامێ و ڕووناهی و چیدانێن خەبەرێک لەو زمانی نەدەبوو متوجه قەزەوە ینی هەمیشە هەیە بەڵام لەسەرەوەی کە دیاسپۆرای کوردی فاکتا چەند بێ دەگرێتەوە سەرەوەی کە چۆنی حساب بکەیت ئایا کوردانی دانیشتوی تاران دیاسپۆران کوردانی بەغدای پێشووە لە نازان کوردی چەند لەیە بەڵام کۆمەلگایەکیانە بەشیر مشیر مەسەڵەن ئەوانە دیاسپۆران کوردانی ئیستانبولێک کە ئێستا دوو حیزبی گەورەی تورکی لەسەر سەرمایه‌گوزاری کوردی باکوور حساب دەکەن هەردوو دەست و دڵباز کوردی کوڕە ئیمامۆغڵی دەڵە کوردی دادەنێم ئەوی دیکە دەڵە گەمبی بەمەوە کوردی دادەنێم هەر بۆی کە دەنجی کوردان وەرگرت ئەوە دیاسپۆرایە بە بڕای من هەیە بەڵام خۆتۆگە دەچی لەوێ لێک جا ناکرێنەوە بە مانای لەگەڵ تورکان نەوەکو شک و شەمایل نەوەکو کۆمەلگە و ئەولاولا ئەوە دەکرێت زۆر قسە لەسەر بکەیت من ئاماری مەسەلەن 550,000 570,000 مێ تا 1 میلیۆنی نێوی چۆنی حساب دەکەیت و ئوروپا و ئەمریکا و ئوسترالیا یا ئەو سێ وڵات چوار وڵاتی دیکەش بەڵام یەکێک لە دیاسپۆرا بەهێزەکانە دیاسپۆرای بڵین یەزیدیەکان بووە کە بەداخۆ بە زۆر هۆکار دەکرێت قسەی لەسەر بکەوان زۆریان
لێکۆڵینەوە دکتۆرا چەند تێز نووسراوە وانێنان بە کورد ناناسێنەوە کێشەیەکی دیکە کە دەکرێت سەری سەرکە مەسەلەی دەرفەت و داهێنان لە دەرەوە تۆ ببێتە دەرفەت ئەمە یەکێک لە وەک ئینگلیسی دەڵێن دایلەما یعنی تۆ بێروز بچانی تووشەوە بەدبەختی بێ دووجار خنچێ جارێک واقعان خنکاوە هەڵی گرنەوە بی بە ڕازی دوو بەوە دوای لەوێ پیاوێکی مەسەلەن 80 کیلۆی ببێتە 45 کیلۆ دوای شاکاری خەڵکە من پێم خۆشە وەڵامی خبۆوی ئەنی ددانەکانی بخۆی تەسەور دەکات مەسەلەن پاسێکەیە لە فەسڵی نۆی کتێبەکەیدا باسێکی تئوری چێ ئەم کتێبە زۆر قسەی دەتوانێت سەر بکەیت لەسەر کتێبەکانی تۆریەکانی میشێل فوکۆی باقن چۆنە تۆ زیندان بەڕێوە دەبێت لەوێدا کە و باسانە دەکات لەبەرەوەی کە نەچێتە دەرمانگا زایشی دەرمانگانی لە دایکبوونی دەرمانگا لە سیستمی فوکۆیدا بۆ خۆی جۆرێک لە بەدبەختی بە شێرێ ڕامکردنە مەهارکردنە لەوێ بە خەڵکانی مەحەلی پێیان دەڵێن پاپوو بەوان وەکو کوردەواری قەدیمی خۆمان سیمێکی داغ دەکەن و ئەوانەی هەموو عەسەبەکانی قەتا بووە بێروز تەمەنی 39 ساڵە ئەلئان یعنی ئەو کتێبێک کە نووسیوە لە 30 ساڵگی وانەدا نووسیوێتێ شەرت نییە حتمەن لەوێت چونکی خۆ بۆ نمونەمە لە تاریخدا دەزانین سعدی شیرازی زۆر سەفەری کردو وانە زۆر باسی سەدەی 13 میلادی بەڵام هیچ باسی ینی ئەو هەموو سەفەر و شتا باسی غوربەتی تێدانی حافظ هەر لە شیراز بوو پڕە لە خۆشا شیراز و شەڕی هاڵش خداوەندا نگەهدارەشداوە هەر بە شیراز هەڵدەڵێ ینی ئەمە لە کەس تا کەس فەرق دەکات لە دەورە تا دەورەدا و کوتم تئۆری بۆ نییە بەڕاستی لەبەرەوەی من ساڵا و دەرسم کتۆتەوە تئۆری ئەدەبی دیاسپۆرا دێژنەوە تئۆری هەرڕاو بۆ چوون هەیە کاکاشم پێم وایە هەر لەسەر مۆزوعی نەبوونی تئۆریە من پێم وایە ئەگەر دیاسپۆرای مرۆڤی کورد کەمێک لێ وتبینەوە ناڵم شازە بەڵام کەمێک تایبەتمەندی زۆر تایبەت بەخۆی هەیە بۆ نمونەگەر کوردێکی ئێستا کوردی ڕۆژهەڵات هەستێ بچێت بۆ ئەوروپا لە وڵاتی خۆی یعنی لەسەر خاکی خۆی لە ڕۆژهەڵاتی کوردستان قەت دەرفەتیەوە نەبووە کە زمانی زگماکی خۆی فێر بێت زۆر باشەوە کەسەکە هەڵدەستێت دەچێت لە ئەوروپادا دەنیشێ لە ئەوروپاش هەر هەمان بارودۆخەیە لە باری زمانیەوە کەواتە وە کاکاشم بۆ خۆی باسی کرد بۆ کەسێکی وەکو کاکاشم دەرفەتێکە لە دیاسپۆرا کە مەسەلەن جارێکی دیکە بگەڕێتەوە بەسەر خۆیدا و زمانی کوردی فێر بێت من پێم وایە ئەسڵەن ئەگەر باسەکە لە ئەدەبیات نزیکەینەوە کە عنوانە سەرەکیی کاکاشمیشەر ئەوە بوو بەشێکی گەورە لە ئەدەبیاتی داهێنەرانی کورد هەر لە دیاسپۆرا خەڵقاوە هەرەو ناوانەی کە ڕیزت کرد بوو لە نالی و لە حاجی قادری کۆی بگرین تا تەنانەت پێم وایە دەربەندی پەپولیشە کۆ بێ کەس یعنی زۆربەی ئەوانە ناڵی جودایی کە من ئێستا لێ یادداشت کرد ناڵی جودایی لە باشووری کوردستان نووسراوە بەڵام تۆ کاتێککە هێ من دەڵێ ئەی ئەوانەی خەت لە بیرم ناسنەوە ئێستا بمبینم بڵێ بمناسنەوە تۆ حەز دەکەی کە مەسەلەن لە ئەو سەری دنیایەکە وا گۆڕاوە کە پێی وایە کەس نایناسێتەوە لە هاوڵاتیانی خۆی بۆیە من پێم وایە ئەو دیاسپۆرای کورد یەکەم تایبەتمەندی هەر ئەوەیە کە لە واقعدا ئێمە ئەو غوربەتەی کە لەسەر عەردی واقعی خۆمان هەمانە هەمان غوربەت دووبارە دەبێتەوە یەکیش دیاسپۆرای ئێمە ڕێگێکی مێژوویش هەیە ئەویش ئەوەیە کە خۆمان میلەتێکین کە پێشتر پارچە پارچە کراوین یعنی لەسەر خاکی خۆمان پارچە پارچە کراوین تووشی دیاسپۆرایەک هاتووین و دواتر دیسان دەچینەوە سەر ئەو پرۆسەی کە مەسەلەن ڕێگای هەندەران ببینە بەر و لەوێشەوە جارێکی دیکە ئەزمموی داهێنان دروست بکەینەوە بۆیە من پێم وایە نەک هەر دایڤەرسیتی بەڵکو دەرفەتێکە بۆ داهێنان دەرفێتێکە بۆ دروستکردنی ناسنامە و ئەو شتێکە تا ئێستاش ئێمە کێشەی گەورەمان لەگەڵ هەیەتیوە نمونونەکەشی ئەم قەیرانانەی سە 4 ساڵی سیاسی ئەم دوایانی باشووری کوردستان بوو کە نەبوونی ئەو ئینتما نەتەوەیەی کە مرۆڤی کورد باوەڕ بەوە بکە کە شایستەی دەوڵەتی کوردیە هەروای کردوتەوە کە هەر لە سیاسەکانمانەوە بگرێت لە لوتکەیانەوە تا قاعدەی جەماوەر تا ئێستاش ئەو متمانە بەخۆیە دروست نەبێت کە ئێمە خۆمان بە ناسنامەی دەوڵەتەوە گرێ بدەینەوە بۆیە پێم وایە ئەمە ئەگەر گرێ بدەینەوە بە مەسەلەی داهێنان و دیاسپۆرا دەتوانێت دەرفەتێک بێت بۆچی نالی 200 ساڵەوە پێش شانازی بۆەوە کردووە کە بۆ یەکەم جار لە مەسەلەن ئەدەبیاتی گۆرانی دادەبڕێەوە ئەدەبیاتی سۆرانی دروست دەکات بەڵام ئێمە ئێستا لە سەردەمی مۆدێرن و پۆست مۆدێرن لە سەدەی 21دا تا ئێستاش ئەو کێشەیەمان هەبێ بۆیە من پێم وایە گرێدانەوەی ئەو باسانە بە یەکتر دەتوانێت زۆر مەوزوع لە ئەدەبیات و لە پرسی ناسنامەی مرۆڤی کورد کە تەبعاً بەشێکی لەنێو
خانەی ئەدەبیات دروست دەبێت توانێت ڕوونکەرەوەی زۆر دابێت. ئەگەر تەماشاش زۆر درەنگ بۆ با کۆتایی پێبێنی بۆ لە خۆمەوە سەلاحەت دەبێت. بەڵام قسەکەت بکە دوێن. یەکەم بابەتێکی زۆر جوانە ینی بڵێ وەکو کاک شاهڕوو گوتی ینی دەکرێت پانتاییەکی دیکە بێ بۆ قسەکردن لە ئەدەبی کوردیدا و سروشتی کاکاشن شۆرایە هەروایە ئەو بابەتانی دروستیان دەکات دوای کۆمەڵێک دەستەواژە و چەمپی تازە دێنێتە ناو ئەدەبی کوردیەوە. ئەوە یەک دوو بەنسبەت ئەدەبی دیاسپۆرا لە کوردیدا کورد بۆ خۆی ڕۆحێکی ئاوارەیە هەیە هەگەر نیشتمانیشدا. یعنی ئەگەر لە نیشتیمانەکەی خۆ ئێستا ئێمە باوەڕ ناکەین کە دەتوانین بچینە سەر جادۆ کەس پێمان لەنە هەلمێکەتی ناتوان بچین. هەمیشە ئێمە لەسەر زەمینەیەکی نەقی ئەو ڕۆحیەتە نیشتیمانی مڵکداریەی کە لە کابرایەکی سویدیدا هەیە هەرگیز لە کوردێکدا دروست نابێت. یعنی ئەو ڕۆحیەتەی کە سویدیە کەس دەکات ئەمە وڵاتی خۆیەتی پارچە پارچەنە بۆ کوردێک هەرگیز هەست بەوە ناکات. ئەگەر دەوڵەتیشمان وجود بێ ئێمە ئەو ڕۆحیەتە لە بریندارەمان هەیە هەردە بە ئاسانی ناتوانین پێیەکەین. لەوانەیە بۆ 100 ساڵی دی کوڕەکەینەوەکەی تۆ نەدەنوێ لەو ترسە ڕزگاری بێت. بزەمە لەو ترسە ڕزگارمان ناکەن. بۆی ئەوانەی کە لە دەیەن حتا ئەوانەی کە جناب فەرمی لێرە موچەوەر بێت نەدەنوچی ئەو ترسە قوڵیانە هەیە کە ئەو بەلەمەی تێدان دەشکێن. ئەگەر لەبیرت بێت لە محمود پاشا دەپرسێ لەوە ئەرێ تۆ بوو ئەو دەرو دیوارەی خۆت شار ناکەی و هەموو خەریکە بەبووخێەوە محمود پاشا چۆن بەکەین؟ عوسمان پاشای برای دەبێ قوربان تۆ کە بەنیازبی هەموو ڕۆژێ تورکەکانیان عەرەبەکانیان فارسەکان دێن ماڵەکە دوێرانکەن ئەرێ تاقەت هەیە چای شتێەوە. ئەم قسەیە ئەوە کەم نییە ئەوە شتێکە. ئەوە دوور درێژە هەز دەکەم دەبێت مەواژ بکەین و ئەرێ هەموو ئەدەبێکی لە دەرەوەی سنوور نووسراوێت دیاسپۆرا ینی ئەوە گرنگە ئەوە ئەرێ هەموو ئەدەبێکی لە ئوسترالیا نووسرا و لە فەرەنسا نووسرا ئەوە دیاسپۆرایە یان وەکو ئەوەی نامە بۆ کچەکەمی ئەو پیاوەکە بە زۆر دوورکراوە کەلیفادێت یونانیە لە وڵاتی خۆتبی بەنسبەت کورد بێتەوە بەنسبەت خەڵکی دیوەنە دەستکرێت تۆ لە وڵاتی خۆتبی ئەدەبی دیاسپۆرا بنووسی چونکە وڵاتی تۆ نییە کەسی شی خەڵکی پێوە دەدات کابرایەکە سەر لەسەربانە ئەو خەڵکی خاوەنی ئەو وڵاتەیە ئەو هیچ پەیوەندی بە سیستەم و نازانم چی ئەو وڵاتەوە نییە و ئەو سنوورەی کە هەیە ئەو سنووری لە بینی وڵاتەکان هەیە تۆ هێمن با زۆر نزیک بێ و لێرە بێ دەستە و ناتوانێت لە وڵاتی خۆی نییە یەک سنووری سادە ینی من لە سوید نزیکترم ئێستا نەک لە ڕۆژ هەڵات نەک لە سەردەر نەک لە بانە چونکە بە ئاسانی دەتوانم بچم لە سوود قسەی خۆم بکەم بەس کە چوومە بانە دەمە کەسێکی دیکە کەسێکی کۆنتڕۆلکراوە ئەوە لەلایەکی دیکە و ئێمە دەبێ باسی ئەو پیاوەش بکەین کە شعرێکی زۆر جوانی لەسەر دەتوانین بڵێن گرنگترین شعری کوردی کە هاوارێکە بۆ دیاسپۆرای کوردیەویش عەبدوڵڵا پەشێو کە دەڵێ ئەگەر ئەمجارە بێمەوە ئەوە یعنی ڕوحێکی برینداری قوڵهەیە لەناو ئەو پیاوەدا خۆشەویستی بۆ وڵاتەکەی کە نیشتیمانێتێکی گەورەشی تێدایە ئەوە پیشانی دەدا کە ئەو پیاوە بەڕاستی تعبیر لە ئەو ڕوحە بریندارە دەکات کە لە مێژووی کورددا هەیە ئەگەر ئەمجارە بێمەوە با دوای توانی بێشی بێتەوە بەس ئێمە دایدنین ئەوەی کە ئەوەی نووسیوە هەر نهاتووە. زۆر سپاس دەست. ئەگەر سەرنجێک شتێکی فەرموون دەنا کەمایەوردەوردە کۆتایی پێ بێت. بەس من یەک جملە لەسەر ئەو دوو قسانە دوو قسەی گرنگتان کردە دوکتان لەگەڵ ڕای هەردووکتان هەن تەواو لەسەر پەشێوە لەسەر لایەنێکی دیاسپۆراوەیە دەگەڕێنەوە ناگەڕێنەوە من هاوڕێکی سوێدی مەیە لێکۆڵینەوەکەی لەسەرەوە چەندیان دەگەڕێنەوە مەسەڵەن بۆ کوردستان لێکۆڵینەوەی کۆنکرێتی کردو ئەوانەی دەگەڕێنەوە چیان مەسەڵەن شیرینخانێک لەوانەوە نییە سیاسەکان زۆرتر دەگەڕێنەوە مەسەڵەن عەبدوڵڵا پەشێو ناگەڕێتەوە کاک سەلام گەڕاوەتەوە لەبەر ئەدەبیات گەڕاوەتەوە یا لەبەر سیاست ئەوانە بۆ لێکۆڵینەوە چاکوخراپی نییەوە تایبەتمەندیە بەڵام یەک شت کە هەیە نەک ئەو برادرت پرسیاری کرد 100 ساڵی دیکە چی لێ دێ نازانم 100 ساڵی دیکە چی لێ دێ بەڵام نزانم ئێستا چی لێ هاتووە یعنی لە مێژوو ئەزمونونەکان ئەوەی سوێدیم کە پێکوتێن ڕنگدانەوەکەی لە ئەدەبیاتدا چون من کارم بە ئەدەبیاتەکەیە نووسەرێکی چەپی گەورەی سوێدیە بە نێوی موبەری بلن موبەری دوو کتێبی زۆر بەناوبانجی هەیە بە نێوی ئینڤاندرارنا ئوتڤاندرارنا و ئەو کەسانی کە ماجرەتیان کردەوە سوێدیانی چوون
بەنێو هەموو کاراکتێر بە فیلم بە سریالیش ساز بووە کە سوێدەکان چۆن چوونە دەرەوە ئێستا سوێدەکان کە چاو لە ڕابردوو خۆیان دەکەن سەرچاوەیە بۆی کە بزان چیان بەسەرات ئەو کتێبانن لە کوردیشدا تا ڕادەیەک هەیە بەڵام شەرنێن و سەرەکە بۆکۆی لە دەرێ بێ مەسەن لە کتێبی جەناب بدا ئینسانی دیاسپۆرایی هەیە ئەو کابرا ئەرمەنیی مەسەن لە پێنجەمی کتێبیدا کە لە ئەمریکایە خۆتە لە ئەمریکا نەبووە ئەنی نووسەر ئەوەی دەتوانێت بکە نووسەر شەر نییە چونکە نووسەر بە خەیاڵ دەنووسێ خەیاڵەکەی دەتوانێت بچێتە موزەیەکی دنیا لە ئەمریکایش بەر لێرە بژێ بەرهەمێکی زۆر چاکیشی نەبێ لەبەرەوەی ئەو قسەی هاڕۆڵ بڕوم زۆر گرنگە کە لە کوتم کابرا نۆروێژەکە کوتیم بووە بە پەلەپەلن خدایان نەمرێ خدایان نەمرێ کوتێمێ بچم لە خاچ خۆم ببرم ئەوە هەستێکە لە ئینسانەکاندا هەیە و ئەزمموی شخصی هەمووانمان ئەوەی نیشان دەدەنا ئێستا لە دنیای گلۆبەلایز ئێستادا دنیای ماف ڕەنگە لە زۆر وڵاتی دنیا ئینسانەکان کێشەیەکی سەیر و سەمەریان نەبێ بەڵام هەرەگەر ڕاستیزم زۆر دەبێت حیزبی ڕاست دەیبنەوە هەموو سەرڕەشێک بەتایبەتی لە هێندێک وڵاتی کە جیاوازی ئەپیرەنس قیافەشبانەیە دەترسێت دەڵێن وڵاتێ بەڵام تۆ دەتوانی لە کوردستانی ئێرانێش بی شێری وەک کەشێوی بنووسی کە نووسراوە زانین یعنی کاوە و نازانم ئەو شێرە شاعری خۆمان جەلالی ملک زۆر زۆر سپاس بۆ هەمووتان خۆش بێ بۆ